سلاوی خۆی گەورەتان لێبێ و ئەم کاتتان باش بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرم ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال لە پرۆگرامی کینوی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتتان بە کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتی نوێ و جیاوازەوە بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیام و بە تایبەتی بینەرانی پەیامی ڕۆژ خۆشحاڵی نێمەش ئەمڕۆ جارێکتر لە خزمەتانەی بۆ پێشکەشکردنی و بڕگە و بابەتانەی کە بۆمان ئامادە کردوون بۆیە لەگەڵمانە بن تا کۆتایی کۆمەڵێک بابەتی جیاواز بە چەند میوانێکی جیاوازەوە ئەمڕۆ پێشکەشتان دەکەین. تەوەری یەکەمیان باسکردنە لەسەرەوەی چۆن هاوسەرێکی گونجاو هەڵبژێرین بۆ ئەوانەی کە تا ئێستا زەواجیان نەکردووە لە کوڕان و کچانمان سەرەسەرەوە دەکەین چۆن پێویستە هاوسەری داهاتووی خۆیان هەڵبژێرن کامە تەوەری یەکەممانە توێژەرێکی کۆمەڵایەتی میوانمان دەبێت. تەوەری دووەممان باشترین خۆراکەکان لە وەرزی گەرمادا لە ئێستادا پلەکانی گەرماتا دێ بەرزتر دەبێتەوە سەرەسەرەوە دەکەین ئایا چه جۆرە خۆراکێک خورێت باشترە منداڵ گەنج بە تەمەنەکانمان لە کەشوهەوا جیاوازەکاندا چه جۆرە خۆراکێک بخۆن باشترەوە بە تایبەتیەوە خۆراکانی کە ئێستا لەم وەرزانەدا زیاتر لەبەردەستن قسەیان لەسەر دەکەین. واتەوەری کۆتایی سێمیشمان ڕێخستنی کات واتە ڕێخستنی ژیان ڕایەنەرێکی گەشەپێدانی مرۆیی لەسەرم تەوەرە میوانمان دەبێت و قسەی زیاتری لەسەر دەکەین. بەڵێ دەستخۆش بەڵێ بەڕێزان لەگەڵ ئەم تەوەرانەدا کۆمەڵێک بڕگە و بابەتی دیکەمان دەبێت. سەرەتاش دەچینە لای بڕگەی کەشوهەوا فەرموون با پێکەوە بینەربین. دووبارە سڵاوتان لێبێت ئازیزان تەوەری یەکەمان قسەکردنە لەسەرەوەی کە چۆن هاوسەرێکی گونجاو هەڵبژێرین بۆ هەموو ئەو کوڕووکچانەمان کە تا ئێستا هاوسەرگیریان نەکردووە. جاران مۆدلێک کە بوو یا بابەتێکە بوو کە بەشێکیشی دەگەڕێتەوە بۆ بابەتە شەرعیەکە و بۆ فەرمودەکانی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت لەوەی کە لەسەر چه بنەمایەک هاوسەری داهاتوومان هەڵبژێرین ئایا لە ڕووی داراییەوە کەسێکی دەوڵەمەند و باش بێ یاخۆت لەسود لە ڕووی ئەسڵ و نەسەبەوە لەوەی کە خاوەنی کەسایەتی و کەسوکاری بنەماڵە و پێگەی تایبەتی خۆیان هەیان بێت یاخود زۆر جار دەگەڕێتەوە بۆ جوانی بەرامبەر ئایا تا چەندە جوان بێت. بەڵام ئەمڕۆ هەندێک لەمانەیە ئێستا تێک چوون زیاتر لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و سۆشیال میدیاوە پەنا بۆ هەڵبژاردننی کەسەکان دەبرێت بایا بۆ هەڵبژاردننی کەسی داهاتوو دەبرێەوە بە تایبەتی مەودایەکی زۆر یا ماوەیەکی زۆرم کوڕووکچانە کە پێکەوەن لە سۆشیال میدیا یا لە پێکتربینین لە دەرەوە زۆر جار دوای 2 ساڵ پێکەوەی ئەو کات بڕیار دەدەن کە پێکەوە ناگونجێن ئایا پێکەوە دەگونجێن و بە تایبەتی بابەتی هاوکوفی لە نێوان هاوسەرەکان تا چەندە گرنگە کەسێک کە دەیەوێت هاوسەری داهاتووی خۆی هەڵبژێرێت تا چەندە پێویست بێ هاوکوف بێ هاوکوف واتە چی قسە لەسەر ئەم پرس و بابەتانە هەمویان دەکەین چونکە ئەمڕۆ دیارە لەبەرە و زروفە دارایی و قەیرانانەی کە بەگشتی کۆمەلگەی ئەمەی گرتووەتەوە ڕێژەی زەواج یا هاوسەرگیری کەم بووەتەوە ڕێژەکانی تەلاق زیاتر بوون و ئەمەش کۆمەڵێک گرفتی کۆمەڵایەتی بە دوای خۆی داهێناوە کە
ئەوەی کە دەبینین ڕۆژانە لە گرفتی کۆمەڵایەتی بەرزبوونەوەی ڕێژەی تەڵاق و دەیان گرفتی دیکە هەیە کە دروست دەبێت هەمویان سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ ئەو قەیرانانەی کە ئێستا بەرۆکی کۆمەلگاکەی ئێمەی گرتووە بەڵام لە ئێستادا گرنگە کە چۆن ئەو کوڕکچانەمان تا ئێستا هاوسەرگیریان نەکردووە هاوسری داهاتوی خۆیان هەڵبژێرن لە نێوان ئەم هەموو گرفتە کۆمەڵایەتیان ئەم هەموو قەیرانە دارایی کە هەیەوە بەڕاستی تێکچوونی شیرازە کۆمەڵایەتەکان بەشێکیان کە تێکچوون و ئەو بنەمایانەی کە جاران کەسێک هاوسەرگیری لەسەر دەکرێسە و بنەمایانە لە یەک نادرێتەوە زیاتر پەنا بۆ سۆشیال میدیا و هەندێک مۆدێلگەرایی کە هاتووەتە ئاراوە پەنا بۆ ئەم بابەتانە دەبرێت بۆیە بەڕاستی گرنگە لەم کاتەیە قسەی زیاتر لەسەرمە بکرێ بۆیە ئێمەش میوانێکی تایبەتمان هەیە کەویش بەڕێز مامۆستا ئازاد جەلال توێژەری کۆمەڵایەتی قسە و گفتوگۆ لەسەر ئەم بابەتە دەکەین مامۆستا ئازاد بەخێر بێت. سپاس ڕێزی ڕێزی سپاس خزمەتانە. جاران دەمانوت جوان بێ دەوڵەمەند بێ ئەسڵ و نەسەب بێ هەموو ئەمانە دەگەڕین دایکە ڕۆی کچەکەی دەبێ ببینی بایەوانە. ئێستا چۆن ئەوانەی کە هاوسەرگیریان نەکردووە پێویستە هاوسەرێکی گونجاو هەڵبژێرین لە کوڕەوە دەست پێ بکەین چۆن کچ هەڵبژێرێ لە کچەکەشەوە چۆن کوڕەکە هەڵبژێرە چونکە جاران بۆ کەس زۆر قورستر بوو لە بەرەوەی دەبێت ئەو چاوەڕێ بکردایە تەقە بدەن لە دەرگایان بەتەشێت وڵای ئێستا بۆ کوڕش قورسە بەجددی ئێستا من زۆرجار لەو ئێستا بۆ کچ ئاسان بەخوا زۆر قورسە چونکە ئەزانی بۆ يعني بحقيقة ئێستا وای لێ هاتووە يعني ئەبێ باوکەکە يعني دەستی کوڕەکە ماسکە کە کوڕێک بدۆزێتەوە شیاوی ئەوەی بکە سبینێ جەلسەی لەسەر نەکاو چێشەی بۆ دروست نابێت حقیقەت ئێستا بۆ هەردوو لایەن قورسە چکە بۆچی ئەوەی ئێمە بینین جاران مەسەلەن بۆ نمونە ئەگەر یەکێک قسە لەسەر ئەوە بکا بڵێ بۆ نمونە ئەها ئێمامان و بۆ ژنەگەڕا ئەو جیلی ئێمە یان بۆی ئەدۆزنەوە ئەمە مهم بۆ هایان و ژنێکی بۆ ئەدۆزنەوە ئێستا فەرقی هەیە ئەڵێ ژن ئەهێنێت وایە ئەبێ خۆی ئەگەر کەسەکە خۆی هەڵی بژاردی بێ و دۆزی بێتەوە ئەمە مهمترە یعنی بەحقیقەت عیبە بگەڕین بۆ ژن بۆتیانە ئێوە بۆ نایدۆزیتەوە بەدڵنیایەوە ئێستا خۆی ئەم دوو چەمکە جیاوازی هەیە یعنی ئەگەر کەسێک بەحقیقەت لەم کۆمەلگای ئێستاە بڵین فەرقێک هەیە ئەم جیلەی ئێمە جیاوازە بڵین ئێستا بڕێستانە فەرمونون مەسەلەن چۆن هاوسەر هەڵبژێرنی ئێمە بەڕستی ئەوی کاڵمان بژاردووە کاتی خۆی سۆتفە بووە من هەموو جارێگەڵێم هی ئەمە یامسی بووە بە ذاتی خۆیانی یانی هیچ شتێکیانە سەرکەوتوتر بووە بەڵام ناخۆش بووە خاتونی بەڕێز یەک شت هەیە من داوای دەبێت نەکەم کەواڵێم زۆر جار و قسەمان ڕوەڕوەکرێتەوە وەڵا جاران تەلاق نەبوو شت نەبوو کاکە جاران ژن کو بووی هەبووە قسە بکە ژن ڕای نەبوو تێگەیت بۆ چوونی نەبوو وڵا یەک قسەی کردە احترام و ڕێزمیانوەمە دەمەوەرە مەسەلەن هەر لە کوردەواری خۆمانە لەن ئەو پەندی کوردیە ئەوەنەی زوڵم و ستەم لە ژن کراوە وایە یعنی بە حقیقەت ژنەکە بەس ئێستا ژنەکە قسە ئەکات ئێستا گۆڕاوە ئێستا جاران بە کچیان و بەرمی لە باروت نازانم مازە چۆن ماڵەکەەوە مەسەلەن بۆ منە کۆمەڵێکی نەبوو یعنی بە حقیقەت فۆرمی هاوسەرگیری ئێستا جیاوازە کاکە ئێستا وەڵی کە زۆر خۆشەویستە لای باوکو دایک ئێستا من سەرنجم ماوە يعني قد شتيوا تصور نكراوة تصور كجاران كسكا غلطي يجي كردايا أها توا يعني كفني سبيو أبي بيتوا ها بلام يسوي لها توا يعني من شن حارة بيني وأمصال أشيد يعني بخزورة دمان شدر هنا ريك زواكي بس جدي ما بيني ما تخيل كردو جدي يعني بحقيقة يعني سكا ما خوش بيس لاي باوك أو ما بناز بروردا أكريت يعني أمنا حالتي تايبتي من بيني ومعني أم كشك جورا بيت هم لاي دايك هم لاي باوك يعني ما كاتك أشياء لاي كرك أم كرة حمو تشقليشي بيكا وأم كرة رزينا أجري وأم كرة أشياء بودرو يعني لاي عمودة جوستي الشوان بهمان فورميته أشياء احترام الرزم هي لدكاني نرجليك أمانيته ينزي الشو هيك أم كتير قبولين هكا بالتأكيد ما في خويتي بلام جهران اشتكى كبابو يعني لنا وناخيا غرق أبو جنك درين عبري کێشەیەکی هەبوو ئەم ژنەکە بە گریانە هاتەوە جاریوە هەبوو ئەگەر خێرخوازێک ئەگەر سوڵحێکیانە گرت سوڵحەکە چی قسەیەگرت پیاوێکی ڕیسپی قسەیەگرت هێز نەبوو قسە بکە باشە ئەم ئەفرەتیانە ناردەوە بەس ئێستا حاڵەتەکە بڵین جیاوازترە ینی ئەگەر بۆ نمونە گفتوگۆ هەبێت لە بینە ئەمە زۆر گرنگترە ینی من هەموو جارێگەڵێم ژن دۆزینەوە مەسەلەن بۆ نمونە زۆر جار ینی بە حقیقەت کە تۆ دەستنیشانکردنی هاوسەر لە کۆمەڵگەی ئەو جیلەی ئێمە جۆرێک لەیان سی بووە بەڵام ئەمەی ئێستا حقیقەت جۆرێکە لە گفتوگۆ ئەگەر گفتوگۆی تابێت پێش ئەوە پرۆسی هاوسەرگیری بەداخەوە خۆ ئێستاش کۆمەڵگەی کوردی ڕاستە هەنگاومان ناوە پێشکەوتوین لە کۆمەڵە ڕۆ بەڵام وڵی لە فۆرمە تەقلیدی و کۆمەڵاتەکە ئێمە زاکیرەمان هەر لەوانە ئاژی یعنی ئێمە ڕێگە ناین کچەکانمان لەگەڵ کوڕەکانمان قسە بکەن کوڕەکانمان لەگەڵ کچەکانمان چەند جەلسەیە قسە بکەن یعنی کاتێک کە ڕێگە ناین یەکتری بناسن کاتێک کە ڕێگە ناین لە یەکتری تێبگەن کاتێک کە ڕێگە ناین يعني بۆ نمونە هەڵچوون و داچوونەکانی یەکتری شارەزایی ببن ئەوە ڕوایکە ئێستا بینین بەداخەوە ئەوەی ئێمە بینین بەجددی ینی
لە شاری سلێمانی ڕێژەی ئەو ڕێژەی کە بەڕێزت لە پێشکی بەرنامەکەدا ئاماژە پێ بووتە لە سا 33 کاکە لە سا 33 زۆرە یعنی بە حقیقت لە دوۆزێ باشترە ڕێژەی جیاببوونەوە بڵێ ئەمجا ڕێژەی کێشەکان لە سا 50 ینی تۆ جیاببوونەوە لە سا 33 بێ لە سلێمانی یعنی ئێمە لە کۆمەڵاسی لە سادە طبيعية تا لە سادە طبيعية کاکە پێکەوە ناگونجێن خواحافیز و خواحافیز بەڵام ئەوەی کە ئێستا ئیبینین لە سەدا یعنی بە حقیقت ئەمە جێگەی قسە لەسەرکردنە بەداخەوە کەواتە ڕێژەی تەلاق پێوەستە بە هەڵبژاردننی هاوسەرەوە بەدڵنیاییەوە لە سا 98 لە سا 99 پەیوەندە بۆ طبعا بەباشی ڕێنابژێرێت یاخود مثلا بۆ نمونە هۆکاری پێشکەوتنە تەکنۆلۆژیەکان یعنی من ئەوەی فۆرمێکم هەیە ئەو کەسانی کە کێشیان هەیەن بۆ لام پرسیاریان لەکەم یعنی زۆربەی پاساوی ژن چییە بۆ ئەم مەسلەی کێشانی کە دروستە بێت یعنی بەداخەوە داوای لێبوردنەکەم کە ئاماڵم زۆربەی خیانەتی هاوسەریە کە ئەمە بەرنامەی تایبەتیەوێ کۆنفرانسیەوێ سیمیناریەوێ لەسەری قسە ناکرێت ئەڵێن شتێکی شخصیە بە حقیقت ئەم کوڕە پەیوەندی بە چەند کچێکەوە هەیە کاتێک کە ئەم کچە ئەهێنێت ئەم ئافرەتای هێنێت 2 ساڵ لەگەڵ یا بێت پەیوەندی سۆزاریەکان تەواو بن کۆتاییەت 2 ساڵ هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە کەوا لەو پیاوە بکات خیانەت لەو ئافرەتە بکات پێچوانەشی هەیە خاتون لەبیری پێچوانەشی زۆر پێچوانەکەشی بۆی هۆکارەکەی وەیە کە ئێمە بەرگاوی بوونەوەی خۆشەویستیمانە ئەو خێزانی کە تایە بووین بە حقیقت بەجددیمە ئەو خێزانی کە ئەو کوڕی دەرهاویشتە بووە یعنی بنەمای تەندروستی خێزانی یا کۆمەڵی ڕێنمایی هەیە کە پێویستە بۆ کوڕکسە نەدراوە خاوکاری سەرێکی بەڕای من ئەوەیە کە یعنی بەرگاوی بوونەوە یا زۆر جارێ ماڵین کاتێک یعنی باشترین سیارە کە تۆ حتا لە شەریکایی کڕی من خۆم سیارم کردم مثلا باتریەکەی 2 ساڵە ڕات 9 ساڵێک و 6 مانگ بەجددی خۆشەویستی و عاتیفە یعنی لە قۆناغی لە قۆناکان بەسەر مرۆڤ زاڵە ئەم خۆشەویستیە 2 ساڵ و مانگێک بڕکات حتا بەپێی تیوری دەرونی یعنی ئەها ئەوەی کە بۆ نمونە زۆر خۆشەویستی دەرەبڕن بۆ یەکتر و کۆمەڵە دەستەواژە بەکارێن و بە قوربانم جانەکەم ئەوەم خۆشەوی بەهۆی تۆ ئەوانم خۆشەوی بۆی تۆ سی کەسیکەش لەناو دڵی منە جێگرێتەوە ئەنجا کاکە ئەوە دڵێ ئەو تێلە مەسەر ئەم قسە ناکەن ئەمە کە ئەمە ناکەن یعنی بە حقیقت ئەمە دوای 2 ساڵ ئەمە نامێنێ کە دوای سیرەکات هاوسەرەکەی لە پڕەگۆڕێت بەریەکەوتنی کۆمەڵایەتی ڕوایە ئێمە لەوە تێناگەین کە کچێک ئەچێتە ماڵی خەزوری یا خەسوێت ئەوەنی ئەوانی وای پێڵێن یعنی لەوێ بەریەکەوتن ڕوایە بەریەکەوتن لە ڕوانگەی کۆمەڵاسی حوت بەریەکەوتن ڕوایە یەکەم لەوانە بریتە لە منافەسا ململانێ مەسەلەن خۆ گونجا ئەم شتانە هەمووی ئەنجا ئەو تەحملی ئەوانە ناکات سیرەکات یەکسەر من و تۆی زیاکە خۆ ئاگادارە زۆربەی کێشەکان ئالێەوە سەر چاوەگرێ زەنی کە خزمی بووکەکەی کە خزمی کچەکەیت زۆر احترام و ڕێز و خۆشەویستی و جوانترین میوەی بۆ بەرجەستاکەن و بۆی دانێن بەڵام جارێک کە خزمی کوڕەکەیت ئافرەتەکە لالوتە یعنی زانی یعنی چی دانێت زاری وایە ڕۆژە وڵا دانێک لە وڵا کە من باوکم مێ دەچێت خیاری بۆ دانێت ئێتە خیار قەیچەکەوتم وڵایی باشترە بۆ زەخت و شەکرەوەمانە بە قورعان یعنی کەچی وڵا کە باوکی خۆی دای باوک و دایکی خۆیت چی بۆ دانێت مۆز و سێ و هەموو شتێکی بۆ ئۆکرێت ئێوتم کاکە وڵی ئەمە شتە نەفسیانە دروستە بن لە ئەنجامی وەڵامەکەی لە ئەنجامی ئەوەی کە بارگاوی بوونەوە نییە بارگاوی بوونەوە من لە سایکۆلۆژیای ژن ئافرەت کت شارەزای نییە ئەویش لە سایکۆلۆژیای من شارەزایی نییە یعنی جیهانی بوونەوەری ئەو جیهانێکی عاتیفی سۆزداریە تەواو عاتیفیە یعنی ئەم پیاوە کە تێر بوو لەو مەسەلەیە بڵین ئەم بە قوربان و بەساقی کۆتایی هاو کۆمەڵێک میکانیزم هەیە ئەبێ بیگرێتە بەر یعنی بە حقیقەت ئەها مەسەلەن ئەو جارێش باسم کرد ئەبێت تۆ کە سیارەکە کوژایەوە بێت چەتاڵ بێنی مە حقیقەت یعنی تۆ چەتاڵێک یعنی بێنی بارگاوی کەیتەوە ئەم دوانە سەر لە نوێ ئێتر ئەو چەتاڵە جاریوە ڕێنمایکارێک دەرونێ باوک و دایکە ڕێنماییە یعنی ئەم دوانە هەردییان ئەو لە ژنگێکە ئێمە ژنگێکی توندوتیژە بەداخەوە یعنی ئێمە زۆر ڕۆشن بیرەکانیشمان ئەم کێشیان هەیە یعنی ئێمە خۆمان لەو فۆرمە کۆمەڵایەتی کە تیایداین یعنی بە حقیقەت یعنی ئەوەی بینیمانە ئەوەی کە خێزانە ڕۆشنبیرەکان من زۆر بەداخەوە کە ئەمە ڕائگەێنم تۆ سیرکە لە سنتەرێکی ڕێوەشکاری خێزانی 250 کەس سەردان بکە باشە 150 بڕوانامەی بەکالۆرۆسیانەیە باشە لە خیانەتی هاوسەریە باشە 20یان ماستەری هەیە کاکە سیرکە خوێنەواریشی نییە سێژن بەڕێوە ئەبا بەتەچیت هەر بەجددی هەیە خوێنەواریشی نییە سێژن بەڕێوە ئەبا زۆر سەیرێ لەوەی کە ڕۆشنبیرەکە بۆچی ناتوانێت بەڵام ئەوەی کە نەخوێنەوارە سیرەکەی دەتوانێت زەرکە سەرکەوتوترە ئەخۆی کێشەکە لێرە شتێکە مەسە بۆ منە جۆری ژیانەکەش تەسیری ڕەنگە ئەو لە شوێنێکی تر ینی بەحقت لە شاری سلێمانی ینی بە تایبەتی ئەوەی کە ئێمە ڕوبەڕوومان بێت خۆ زۆر جار ئەم کێشانش کە ڕوایەت ئێمە زۆر بەس شتێکی ئیجابی بینین لە ڕوانگەی کۆمەڵاسیەوە طبیعیە بەڵام ئەوە طبیعی نییە کە تەعاملکردن لەگەڵ شێوازی کێشەکانە و شێوازی ڕوبەڕووبوونەوە هەنگاونان لەگەڵ ئەم کێشانەیە و شێوازی ئەوەی کە ئێمە نامانەوێت ئێمە پەیمانێکی کۆمەڵاتیمان مر کردووە لەگەڵ ئەو سەرمانە خاتون پەیمانێکمان مر کردووە یعنی ئەتوان بڵێم خراپترین زۆری گرێبەستی هاوسەرگیری نێوان کوڕ و ژن و پیاوە سیرکە
ینی لە سیارەیە حتا مەسەلەن بۆ تۆ سیارەیەکە کڕی جاری وهێڵی کاکە ئەمە چوار لێعادی چوار لێدراوی هەیە ئەوەی هەیە ئەو خەلەلی هەیە کەچی لە کوڕکسێک کەکتری بڵین بۆ نمونە لە فۆرمی گرێبەستەکە تەنیا نووسراوە بەوەڵە مسقال ئەم گرێبەسە هیچ شتێکی تیانە دەربارەی من باشە من چی ئەڵێ ینی نەخۆشیێکی دەرونیم نییە چی ئەڵێ خەلێکم نییە ئەزانی زۆربەی دوایی دەرەکەوێت کاکە ئەمە سەردەمی مناڵی ئێمە تحکومەکە بە ئێستامانەوە من نیم تۆ سوی پرسیاری کردووە لە من وتوێتی مامۆستا ئازاد چۆنە کچەکە میێمێ مثلا بۆ نمونە لە کۆڵان لە دوکانەکە پرسیاری کردووە هات دوکانی لە کۆڵانەکە ئەگەر من ئەو ڕۆژە بای 10,000 شتم لێ کڕیبی ئەڵە وڵای پیاوی باشە بە قورعان بەڵام ئەگەر ئەو ڕۆژە شتم لێ نەکڕیبیان کێشەم لەگەڵ بەکەڵک نایە کسی مێرە ینی بە حقیقت ئەمە بەکەڵک نایە ینی هات لە چێ پرسیارەکە لە دراوسەکە چی منی بینیوە تەنیا بەڕووکەش منی بینیوە تێگەیت ینی ئەمە کێشەیە کە ئێمە یەکتری ناناسین و هاوسەرەکەی پێشکەشەکەی پێشکەشەکەین لەسەر قسەی چێ لەسەر قسەی من لەسەر قسەی تۆ لەسەر قسەی ئەو بەڵام ئێمە حقیقت ئەمانە یەکتر ناسین نین من یەک ڕووم بەدا ئەتوان بڵێم یانی ئەمە قسەی علیوەردیە علیوەردی ئەم قسەی هەیە ئەڵێ لە ئەنجامی جیاوازی بۆ سوونی دوو بەها یعنی ئێمە بەهایشی شاریمان هەیە و بەهایشی لادەیمان هەیە و قیمە کۆمەڵاتیانە دایما مرۆڤی ئیزدیوازی و دووڕوو بەرهەمێنێ ئەزانی ئێمە من هەستەکەم لە ژیانی خۆشمانە جۆرێک لە ئیزدیوازیەت دایما لە ڕەفتارمانە هەیە لەسا قسانەی کە من لە نەخمان نییە ئەو ڕۆشن بیرە جاریوە و قساناکە ئەوە نییە کە لە ناخیا هەیە ئەو مامۆستا بەڕێزە ئاینیە کە ئەو وەعزایە ئەوە نییە لە ناخیایە من چەندی جار لە وتاری مامۆستای ئاینە بە حقیقت ینی من جارێکیان بە برادران ئەڵێم ئەوە هەر خۆشم ینی بڵاو بۆتەوە ینی وەکو خەڵک بەناوی خەڵکی ترۆ بڵاویان کردوەوە جارێکیان لە مزگەوتێک هاتمە دەرەوە نامرکێکم کڕین وستا بوو سی نیشانی منافق بەجددی هاتمەوە خوێنمەوەتم بزانم چەنی لە منایە هەتا ماڵەوە سیرم کرد 29 لە من هەبوو وڵی بەس 29 لە من بەزانێت سی مامۆستاینەکە هەبێت بەجددی یعنی بە حقیقت ببورن کەواڵم یعنی ئەم نیشتانە واقعینین شتی ئێمە شتی ناواقعی لەگەڵ بەرامبەرەبە ئەگەر شتێک واقعی ئامۆژگاریەک ئەکەین ئامۆژگاریەکە واقعی نییە یعنی چۆن ئەوەیە باست لە گفتوگۆ یەکتر ناسین کرد بەڵام زۆر جارە بینین کە فترەی دەستگیرانداری چەند کەسێک زۆریش بووە چونە دەرەوەیان زۆر بووە گفتوگۆی زۆریان کردو بەڵام هێشتا ئەو دوو کەسە باش لە ناخی یەکتر تێنەگەیشتن دوجار هەر کێشەیانە بەدڵنیایە بەحقیقت ئەمە بۆچی ئەگەڕێتەوە ئەمە شەرە و ڕوتوشە کۆمەڵاتی ڕم ئێستا من دوێنێ برادێک لەگەڵ بووم ڕوبەڕووی بوومەوە یعنی جۆرێک لە ئافرەتان دایکیان تحکومیان پێواکە ببورن کەواڵم تیجارەت بەو کوڕەواکات ئەزانی من برادێکم هەیە 3000 پرۆسی هاوسەرگیری دروست کردووە ینی حقیقت یەشێک لەو کەسانە حەسە ناکەم قەت ئاماژە بم بەو کەسانە بەڵام ناچاری جاری وایە پرسیارەکەتە پێشەوە جۆرێک لە فۆرمی تیجارەت زاڵە بەسەریە ینی حقیقت ئەڵێ وڵای کاکە من معاشەکەم ملیۆنێک و 200,000 ئێستا ئەوەی نەفەقەت لێ ئەڕوا بۆ ئەوانەی کە جاری وایە ئەبڕێ هەندێکی پارە معاشەکەی سەری هیچی نامێنێتەوە 200 ینی جاری وایە فۆرمێکی تیجاری دایکەکە تحکومی تاکە هان لە کوردەواری ئەڵێ کەس ببینە و دایک ببینە و کەس بخوازە جاری وایە ئەو دایکە بە حقیقت زۆر بەداخەوە فۆرمی تیجاری بەسەریازاڵ ینی ئامۆژگاری و ڕێنمایی تحکم ینی من ئەوی بینیماوەنی ئەو تەسیری هەبوو قسەکان داوا دەرەکەوێت زۆربەی کەیسەکان کێشەکان ئافرەتانە ئاخدا ئەوەی ئێستاکان من پێشتر ئەمە هێرشم کردە سەر کوڕان کە پشت لە ئافرەت بگرم و پشت لە پیاوام بکەم بەڵام بەستم لە ئەسنای قسەکانی لە ئەنجامی هەردووکمانە ئاماژە بە قسەکانەکەی ئەو کەیسانەی ئەو کێشانی کە دێنە بەردەسی تۆ زیاتر پێم وا بەلایانی ئافرەتانە من پێم هەردووکمان ئێمە کۆدی ئەوان کاکە ئێستا ئەو شێوازە سایکۆلۆژیای ئێستا کە ئەوان تیان جیاوازە لەو سایکۆلۆژیای جاران یعنی جاران ئەو حاڵەتەن کابوو ئێستا ئێمە ینی من حقیقت من ئەڵێم کۆدی دڵی ژن هەیە ئێمە کۆدی دڵی ژنیان نادۆزینەوە بە حقیقت ئەو بوونەوەرێکی عاتیفیە ئەو لایەنە سۆزداریانەی بۆ تێر ناکەین و کاتێ بۆی تێر ناکرێت ئەویش نایلێت ینی بە حقیقت ئەو پەنگە خواتەوە گفتوگۆ ناکەن ئەزانی ئەنجا شێوازی دەربڕینی ئافرەت چییە ئەتەقێتەوە مەسەلەن بۆ قسە و خۆشویستنی ئەوێ دەربڕینی ئافرین نە شتێکی تری شێوێ ئەو هەستە سۆزداریەی هەستی خۆ ئەزانجی خۆ مەرجی قسە بێت جاری وایە قسە نییە ئوستازی خۆشەویست جاری وهەیە ینی ڕفتارە ینی بە حقیقت بەس ئێمە زەنی بەس لە مناسبەیەک کاچین هەدیی هاوسەرەکانمان مناسبەیەک دروستە بێت جاری وهەیە ینی ئیلا یا ئیشێکمان پێێتی یا لە کاتی تێرگرتنی خواستە فسیۆلۆژیەکانمانە بە قوربان و بە سایقەیە بین بەس لە کاتی تریشەکەینەوە کاکە خۆشەویستی جار من هەموو جارێک ئەو نمونایەنمەوە باشە من لە ماڵی باپیرمە ژیاوم بڵین باو گەورەمە باشە لە تەمەنی 72 ساڵیە لەسەری کۆڵانەکە باپیرم کە دەرەکەوت هاواریەکەت ئەرفاتە فات ینی زۆر عجیب بوو خۆشەویستێکی ئەوەن عجیب زۆر جار باسم کردووە بە جدی ینی ئەم خۆشەویستیە چییە خۆکاتەوە چیانە یەک جام ئاوی بۆیەنە ئێستا کە ئاچیتەوە بۆ ماڵەوە ئاڵێ کاکە خۆ لە بەڕادەکە ئەو تێکە بیخۆرەوە بەخێرات نەوەی چی بەخێرات نەماوە یاڵێ ئۆکەی بە جدی ینی ئەو دەستەواژانی کە لە کۆمەڵی کاکە لە مزگەوت و چوار کەسی هێنایە بۆ ماڵەوە باشە شۆربایکی بۆ دروستە کرد خۆشترین جوانترین میوانداری بەس ئێستا جاری وایە ببورن ینی مەبەستم کەس نییە هەر ناتوانانی میوانێکیش بەریتەوە بۆ ماڵەوە بەجددی ینی بە حقیقت ئەمە خۆی خانمان خاتونان ڕانهێنراون
ببوورە کەواڵم ڕانهێنراون کاکە خاتونی وامان هەیە تەباقەکەی بۆ جوانی داناوە تەباقەکەی بۆ جوانی داناوە 3 مانگی ڕێگە نەکراوەتەوە باشە ببورن کەواڵم ئەو کەوانتەری کە زیاتر هێرش لەسەر ئافرەتانەکە کۆڵەکەی ماڵ ئافرەتە بەڵام چیمانتۆکەی ئێمەین بەجددی ینی بە حقیقت ئێمە ینی ئێمە لە هەردوو لامان بەڵام مامۆسایەکشت لێرەیە ببوورە ئەگەر پیاوان ڕفتاریان جوان بێت لەفز و کەلامیان شیرین و خۆش بە لەگەڵ ئافرەتە من پێم وایە ئافرەت کەسێکی عاتفیە لەبیری نەچێت زۆر بە جوانیە بەرەپیر پیاوی وهەیەەوە ماڵەوە سەلامیش ناکات سەلام ناکە خاتون من ئەڵێم بە وفاترین ژن هەموو جارێواڵم من فیلم خوێنەوە چەند کتێبێک دەربارەی ئەو ڕۆژهڵات ناسانی کە هاتوون لەسەر ژیانی ژن و مێردی کورد قسەیان کردووە مەسەلەن هێنری هاڵسنەوەی لە بەنداوی دوکان کە هاتووە دیراسی 4 گوندی کردووە ئەو کۆمەڵانی تر کە هاتوونەوەی بەنداوی دیسانەوەی بەنداوی دەرمەنیخانی هاتوون لێرە دیراسیان کردووە ئەوانی ژەڵێن منی ژەڵێم بە وفاترین ژن لە هەموو ئەو کولتورانی کە من بینیومە بۆ پیاو ژنی کوردە خۆ ئەگەدارە ژنی کورد زۆر بۆ وفایە تەماشای ژنی کوردکە لە هەموو ئەو بنشاخ و داخ و چێ و دۆڵ و مثلا کارەسات و ناڕەحەتیانە لەگەڵیان نبووە لەگەڵم پیاوە بوو ئەم پیاوە هەموو ناڕەحەتی چەشتووە خۆ ئەگەدارە ینی حقیقت بیبینە ڕسمی کۆنیان هەیە بیبینە ئەڵی پیاوە ینی بەزیدیمە هاتوتە شارەوە ئەم پیاوە کە هاتوتە شارەوە وەفای بۆ هاوسەرەکەی نەبووە خێرا بە دزیەوە ژنێکی بەسەر هێناوە مەسەلەن بۆ نمونە خیانەتیشی لێ کردووە بەجددی ینی سەیرکەن ینی سەیری پیا و ژنگەن ینی زۆر من ئەو دراساکەم بەڵام هیچ ژنێک ئامادە نییە بەجددیمە خیانەت زۆر بەد مەگەر نەخۆش بێت مەگەر کێشەیەکی دەرونی کۆنی هەبێت ینی بە حقیقت بە وفاترین مەخلوق لەسەر زەوی بۆ پیاو ژنی کوردە ئەمان بەدڵە کاتمان کەمە بانەچینە ناو ژیانی دوای هاوسەرگیریەوە چکۆمە بە زۆری ئەوە بوو ئەمڕۆ گەنجێکمان هەیە ماوەتەوە ینی لە 85 تا 90ەکان زۆرێکیان ماوە لە تۆ زەواجیان نەکرد لەبەر هەڵنەبژاردن توانای بڕیارداریان نییە ینی قەلەقن ناتوان لەسەر کێ بڕیار بدەن چە کوڕچە کچ ئەمانە چۆن هەڵبژێرن ئەمانە چۆن درک بەو گرفتانە بکەن کە سبەینێ دێتە ڕێیان ئایا تەنها ئەوەندە لەسەر کۆڵان بپرسن یا لە هاوڕێکی لە شوێنی کار بپرسن بڵێن کوڕی چاکە و زەواجی لەگەڵا بکات چونکە ئەگەر بێت قسەرەوەی کە یەکتر بناسن 2 ساڵ لە فەیسبوک پێکەوەیە کوڕەکە ماسکی دەموچاوی خۆی لا نابا کچەکە ماسکی دەموچاوی خۆی لا نابا دوجار ئەم کچەیە ئەم کوڕە تا دێک درەنگەکە چۆن بڕیاری زەواج بدا کەسی گونجاو هەڵبژێرێت چکە ئەمانە زۆرینەیان نەگەنەوە قەنەعەتەی کاکە بەس ئەوەندە یەکێکدانی خێری پیا بنێ ناچارم زەواجی لەگەڵاکە چکە ئەوەنەیان پێوتون بۆ زەواج ناکەی وێزار بووم بەتەشید خۆی عادەتەن تەمەنەکە تەحەکومەکە یعنی ئەگەر بۆ نمونە لە 25 لابات بەجددی ینی یەکەم جار خۆی عادەتەنها لە زانکۆ شتێکی وە هەبوو زووەمانوت یەکەم جار مامۆستاکە ئەچێتە داوای کچەکە ڕازی نابێت دووەم جار مەسەلەن بۆ نمونە لە ئەخیراڵێ کارگوزارەکە ئەچێت مەجبوری ینی کە دەرەچێت کایتر 4 ساڵ ینی ئەمە خۆی پەیوەندی بە تەحەکوم و پەیوەندی بە تەمەنەوە هەیە ئەم تەمەنەی کە هەیەی ئەوەی کە زیاتر لە بیرکردنەوەی ئێمە بەجددی کاکە نەحەقی نییە یعنی من فۆرمێکم دابش کردووە ئەڵێم بۆچی ناتوانیت بڕیار بی لە هەڵبژاردننی هاوسەرە ئەزانی لە دەوروبەرەکەی خۆیان کاکە چی بینیوە خاڵی بینیوە منی بینیوە مامی بینیوە 3000 پرۆسی هاوسەرگیری کردو فاشیلە ئێستا هەناسەی دنیا هەڵە ژێ مەسەلەن بۆ نمونە خۆزگە بە خارجە خوازێت یعنی بێزاری دەڕبرێت لەم ژیانە لە جەوێکی ڕەشبینیایە ئەم حاڵەتی کە هەیە ئەڵێ کاکەوە یعنی حقیقت ئەم فۆرمی گەشتبینی لە وڵاتی ئێمەیان نییە ئەو فۆرمە گەشتبینە کەسەی دەکات ئەوە لێ دراوسەکەی لی جیابەوە ئەوە جیابەوە یعنی ئەم کچێش بڕیاری بۆ نادرێت ئێ وڵای ئەڵێ بۆ شێوە بمێنەوە باشترە بە تایبەتی ئەگەر کچ سەرچاوی دارایی هەبێت داهاتی دارایی هەبێت هەر منەتیشی پێ نییە زۆر جار بەدا ئەمە ئەها زۆر جار ئەمە حاڵەتە هەیە بەڵام یعنی من لەو خاتونانەم پرسیوە کە بڵین بۆ نمونە بەهۆی بڕوانامەوە حتا بەهۆی بڕوانامەوە شووی نەکردووە یان ماوەتەوە ئەڵێ گەورەترین هەڵی ژیانی خۆم ئێستا تەمەنی 65 ساڵە هونەرمەندێکی ناوداریشە گەورەترین هەڵە ئەوەیە کە یەکەم کەس هاتە دەوام و ڕازی نەبوو ئەبێ لەوە تێبگەن کە پرۆسی هاوسەرگیری بریتە لە هەڵبەز و دابەست بریتە لە پێکدادان و شەڕ و دەمەقاڵ و ئەم جۆرە شتانە بەجددی وا نابەز ئەو شەڕە ناڵم کە خوێنوشتی تابێت ئەبێ لەوە تێبگەن کە پرۆسی ژیانی هاوسەرگیری زۆر طبیعیە ئەم حاڵەتانی تیا ڕوئەیە و سەرنجامیش ینی دەواازە هەیە منفەسێک هەیە ینی بە حقیقت گفتوگوی خێزانی هەیە ئەگەر ئەنی ئەو دوانە ئەبێ خیاڵی بیر نەکەنەوە هۆکارەکە ئەوەیە کە خیاڵی بیرەکەنەوە زۆر خیاڵی بیرەکەنەوە فیلمێکی بینیوە ئەم فیلمە لەسەر ذهنیا مێشکووە یان مەسەلەن بۆ منە کۆمەڵێک باگراوندی ئاینی هەیە و ئەم باگراوند ئاینیانە لەناو مێشکی چەسپیوە ئەبێ بەو شێوەیە تەحەکومکە ئاخر کاکە واقعی کۆمەڵاتی وانە ئێو کاتە دووچاری جۆرێک لەو ئیزدیواجیا بێ کە باس زۆر باشە مامۆستاکەواتە دوجار چی بکەین یان چۆن بین بۆی هاوسەرێکی باش بین واللهی
ئەگەر ئەوەی کە بڵین پێشتر یان دواتر بڵین ئەگەر تۆ هاوسەرت هێنا و ئێمە بڵین بۆ نمونە بتوانین هاوسەری باشبین ئەوەیە کە بەرگاوی بوونەوەمان هەبێت بتوانین فۆرمەکان دەستەواژەکان لەبەرکەین ئەو دەستەواژانەی کە ئافرەت پێی ئەگەشێتەوە کوڕێکاکە وڵی ئافرەت خڕۆگەسپیەکانی بە کۆمەڵی دەستەواژە ئەگەشێتەوە من ئەم زۆر جاروتومە لە زۆر بەرنامەی ئاماژەی پێم بەتایبەت ئەوانی کە کێشیان هەیە ینی بە حقیقت جانتاکەی پێساوەتەوە بڕیاریەوە بتۆرێت ینی بۆی ئەگەر 2000 تۆرە ئەمە تۆزێ زاری وهەیە قسە لە سەرکردنەکەی تۆزە قورسترە بەڵام 1000 تۆرەوە جانتاکەی پێساوەتەوە ئەوێت تەلەفۆنی بۆ براکەی کردووە کاکە وەڵی ئەوە وەزعنیە و من بێتاقەتم و خەریکە خۆم لەنەوە بەم و بیرۆگەی ڕخەمەوەکیمەوە ئەگەر ئەوی کرد ینی گرت پیاوەکە تۆزێک ینی ئەم هەموو تەنەزولە بۆ خەڵکەکە ئەو تەلەفۆنە مزاملەی کە لەگەڵ خەڵکە ئایکات ئافرەتێک لە دەرەوە بۆیە کە ها بەم زاری وایە ڕقمێکی غەڵەتی بۆیە ئەگەر ئەو ڕقمە غەڵەتە وەڵامی هاتووە ئەوە بۆ هاوسەرەکەی خۆی بکات پەیوەندیان چاگە بێتەوە بەجددی ینی ئەو فۆرمە کۆمەڵاتیانە کۆمەڵی دەستەواژە بەکاربێنێت ینی من وتمە بە یەک وشە ینی وشەی ئاگر کوژێنەوەیە وشەی ئاگر کوژێنەوەی ئاو کوژێنەوە وەکو ئەو ئاگر کوژێنێتەوە لە ماڵە کۆمەڵی وشە کاکە دەستجارێ وشەی دەستەواژێکی خۆشویستن بەکاربێنێت خۆشم ئەوێت ئەو شەی کە خۆشمان بەکارینانی دەری نابڕێت پیا و خۆ ڕەنگە خۆشی بێ بەڵام وشەکە دەرنابڕە ژنێوە دەری ببڕێت باشە کە دەری نابڕێ بەدیلەوە چی بکات بەدیلەوە ڕفتارەکانیەتی مەسەلە بۆ نمونە ڕفتارەکانیەتی وان دەردی تۆ فەرمی کەیتەوە لە ماڵەوە یعنی بە حقیقت دەموچاوی مۆنە ئەزانی کە دەرگاکەیتەوە و هاوسەرەکەت ئەگەر بەڕووی خۆشەوە بن چەند خۆشە بەجددی یعنی ئەمە زۆر خۆشە ینی بە حقیقت خۆی خۆشترین شتەوە وەڵی هینی دنیای تۆ بێت هەموو دنیای تۆ بێت کە تۆ چویتەوە ماڵەوە بیر ئەو من زۆر پێم سەیری عنیوانی کە لە دەرەوە زیاتر ئەمێنەوە ئەو خێزانانەی کە 21 ژەم خێزانی 21 ژەمی سفرەکە لە دەیان ئامادەن دوانزیان ئامادەنین یان جاری وهەیە لە 21 ژەمەکە هیچیان ئامادەنین ئەوە بەدیلەکە ئەوەیە ئەگەر تۆ ئەم گەرموگوڕی خێزانی هەبێت و با دیسان ئەو دینەمۆی کە هەیە بۆ نمونە من هەرچە نەخۆم جاری وهەیە گلەیم لێکەن لە ژیانی خۆشمانە ئیتر ئەو ژنە چی پێخۆشە سەفرێکی پێخۆشە باشە پێی خۆشە سوونە دەلەوێکە بێت بەس نەک بێتە بارگرانێک لەسەر ماڵەکە ئەمە حاڵەتێکی مهمە ڕێزگرتن لە کەسوکاری ژنەکە زۆر مهمە بەس ئێمە یەکسەر جنێوەین بە کەسوکاری ژنەکە بەداخەوە ینی ئێستا وا تێ نەگەن کە ژیانی خێزانی کۆمەڵگەی کوردی زۆر جنێوی تایە زۆر دەستەواژەی ناشرینی تایە من هەمووی بلامە بە مۆبایل بە دەنگ ینی سێرەکەی لە پلێکی زۆر مەکانەتێکی بەرزایە یەک سەڵیە گەرەکە سەڵیەی وشە هەمووی لە سەڵیەی چەکەکە خراپترە کە ئینە بەژنەوە و بە کەسوکاریەوە بە خازوو زنیو بەهینەیە ئەگەر ئەمانە هینکردن ئینشەڵا ئەو ئەتوانن ماوەسازات باش بنجە کوڕێک کچێک 2 مانگە 6 مانگە لە سوۆسیال میدیا پێکەوە قساکەن دوجار مەوعیدێک دادنێن لە کافتریایەک 2 بە 2 یەکە بینن ئەو سەردەمەش نەما وەکو ئەمشۆ ئاوزاوایەک مێودوێتی دەستگیرانداری چوم دەستگیرانەکەم بەمە دەرۆسێرەکەم براژنەکەی و خوشکێکی و هەمووانەی لەگەڵ خۆی ناوتم وەڵامی ژەزم خوشکەکەی خۆمێنم ئەم بەحسا بۆ پیاسە ڕۆژن ئێستا کوڕکچەکە چنە کافتریا دوای 6 مانگ پەیوەندیان لە سوۆسیال میدیا یەکە بینن چۆن ئەم کچە بزانێ ئەم کوڕە سبەینە جنێوی پێنادا چۆن ئەم پیاوە بزانێ ئەم کچە سبەینێ بە ڕوویەکی گەژێتە دەمیەوە ئەمانە وردەکاری ناو ئیشن ناو ژیانن لە کاتێکا وە خۆتەڵێ ئەم ڕووگەشتیە ڕەنگە دنیایەک ڕەنگە ئەگەر کوژێنەوە بێت بەتەکید شلون دركي بك لم كسيا هي والله دركي بين هاكلت والله هو دوای دەرەکەوێت چکە بۆ طبع مەسەلەی خوێندنەوەی طبع ئێستا من ناناسن من ئەوەی کە ڕوویەکی پیشانی بەجددیمە ینی چەند بڵێن وڵای ئەو کوڕی باشە دوای تعاملکردن دەرەکەوێت ئەو شتە زۆر مهمە کاڵێ سەفەر و معاملە سەنگی مەحەکە مانەوە یعنی بڕۆ سەفەری لەگەڵاکە کاک وەی من ناتوانین بڵین وڵا ماوەیەک سەفەری لەگەڵ دوای مامۆستا وڵاوەتی تەرای پێبە کاکەکەی من وامتەوە بۆ خاتری خوا من وام نەوتووە وتمە لێ تێبگە لێکتر تێبگەن لێکتر تێگەیشتن قورسە بەڵام ئەزانی چی یعنی ئەتوانی ئاماژە هەیە بۆ نمونە کە بتوانانی ئەو ئافرێتە بە کەڵگیت کۆمەڵی ئاماژە هەیە کۆمەڵی ئاماژە هەیە کە بتوانیت ئەو پیاوە بڵێمە کۆمەڵی تەوافقات هەیە ئەگەر تۆ حەوت جیاوازیە ئەم حەوت جیاوازیە چواریان لەیەکەوە نزیک بێ دەباسییان لەیەکەوە نزیک نەبێ ئاسی ڕۆشنبیریە تەمەنە ئەو شتانە یعنی ئەو ئەتوانیت ئیتر ئەوە بۆ شێوەیە زۆر باشە کاگازات هەرچەند کاتیشمان زۆر نەماوە تەمەن و ئاستی ڕۆشنبیری تا چەند کاریگەری هەیە زۆر جار زۆربەی کێشەکان ئەڵێن بۆهۆی کەمی تەمەنەوەی ینی کەمی ئەزمونە ئەمانە تا چەند کاریگەری دەبێت لە پرۆسی هاوسەرگیریە کە ئەبێ ڕەچاو بکرێن وڵی خۆی ئێمە ئەوە دامان ناوە ئەنە هەموو بەرنامەی سەربەخۆن ینی بەجددی مەسەلی تەمەن عادەتەن لە کوردەواریە ئێستا گەر ئافرەت زۆر جار و پرسیارەمان لێکرێت ئێمە هەموو جارێ وتومانە ئەمە توێژینەوەی کۆمەڵاتی نیە بەڵام ڕاپرسیە ڕاپرسیەکە لەگەر جیاوازی نێوانیان تەمەنی 25 ساڵ بوو کچەکە کوڕەکە باشترە 28 ساڵ بێت ئەمە هەیە بەڵام ئەگەر بۆ نمونە لە بینی 18 ساڵ و 7 ساڵ بن هاوتەمەنیش من کێشەمان نیە جاری وای کچەکە گەورە بەلای منەوە لە سەروسی ساڵەوەدا لە سەروسی ساڵەوە ئەگەر 7 ساڵ ساڵیش بە طبیعیە لا سەرو تەمەنی 30 ساڵ بۆ پرۆسی هاوسەرگیری بەڵام ئەوانی سەرەوە دایما سەرکەوتوترن نامە بەس لەنێوان ژن و مێردا جیازی تەمەنیان چەند بێت سەرکەوتووە بن سەرکەوتوو بناخر بەپێی تەمەنی زەواجەکە دیاریەکە تەمەنی زەواجەکەیان بۆ نمونە گەل لە سەروسی ساڵەوە بێت 7 ساڵ طبیعیە
لە سەر و 30 ساڵەوە هەردووچار بۆ نمونە بەڵام ئەگەر بۆ نمونە پیاوەکە 35 بێ و ئافرەتەکە 23 بێت ئەمە کێشەیەک دروستەکە دوای دەرەکەوێت ڕەنگە مەسەلەن 3 ساڵ یەکەمی تەمەنیان باش بڕوات هەیە ئەڵێ وەڵام من کێشەم نییە ئێستا باشە ڕوا بە دوای تەقەی تێکەوێت هیوادارم کەس تەقەی تێنەگەوێت بەچ دیمە ئەوەی هیوادارم کەس تەقەی تێنەگەوێت دەڵێ مامۆستا ئێمە پێمانڵێن پێکەنین ئەوانەی پێگەن خەپەتیان زۆرە ئەوە مەگەر پێش نەکەنین زۆربەی هاوسەرگیریەکانیش هەیەە سەرەتا بە کێشە دەست پێکات دوجار باشە خۆرا قۆناغی دەستگیرانانی یعنی بەجددی بەریەکەوت هێشتا دوای باشە بێت ئەوە گفتوگۆ هەیە گفتوگۆی خێزن زۆر سپاس بەڕێزن بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێکی کورت و دواتر دەگەڕێنەوە وڵاتان و لەگەڵتان بەردەوام دەبین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای بەرەوبووی کشتتوکاڵی ڕۆژین تاک یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود ئێرە سپۆرتچێکە گەورەترین سەنتەری وەرزشی لە کوردستان و عێراق بە ئاسانی لای ئێمە بازار بکە دوور لە قەرەباڵغی و جەنجاڵی بەباشی کوالێتی و هەرزانی نرخ سپۆرتچێک بناسەرەوە ناونیشان سلێمانی شەقامی 6 مەتری سەر و پردی کۆبانێ تەنیشت ڕێوسێورانتی لۆڤان خوار بانزینخانەی هەڵگورد کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی هەندێکە چەند چەندین جۆر چاکردن و تێکەڵ یەکەن هەندێکی ترە چەند لە چایخانەکان تێکەڵی چایەکانەکەڵن بەڵام ئێستا بۆ یەکەم جار لە عێراقدا چای سەعدەدین خۆی بەتەنها ئەمداهێنانی کردووە و تێکەڵەیەکی دەگمەنی بۆ ئامادە کردووە چای سەعدەدین تێکەڵەی چایخانە تامی بکە و ئینجا بزانە تێکەڵکردنی چا چۆنە بێت تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاری و کار و چالاکیەکانی سەرجەم شار و شارۆچەکان دەچینە بڕگەی پەیامنێران و سەرتاش دەچینە لای پەیامنێرمان ڕامیار لە سلێمانی ڕامیار سڵاوی خوای گەورەت لێبێ و زانیاری و کاری و چالاکیەکانی ئەمڕۆی سلێمانی چین فەرموو بۆمان بخەیتەڕوو بەڵێ سڵاوی خواتان لێبێ بەیانیتان باشەیدا دیارە بەشێک لە زانیاری و چالاکیەکانی ئەمڕۆی شاری سلێمانیتان بۆ دەخەمە ڕوو سەرەتا لەوە دەست پێ دەکەم کە لە هەفتەی ڕابردوو ناڕەزاییەک لە بەشێک لە فەرمانگە حکومیەکان دروست بوو سەبارەت بە زیادکردنی دەوام دیارە سەرۆکاتی حکوومەت هەرێمی کوردستان
دوو هەفتە بەر لە ئێستا ڕایگەیاند کە پێویستە دەوامی فەرمانگەکان ئاسایی بێتەوە لە هەفتەیەکدا هەر فەرمانگەیەک پێویستە 5 ڕۆژ دەوام بکات واتە دەوامی نۆرە و تەناوب نەماوە لە هەمان کاتدا لێبڕینی موچە بەردەوامە دیارە لە هەفتەی ڕابردوو بەشێک لە ناڕەزایی فەرمانگەکان بەهۆی ئەو بڕیارەوە لێکەوتەوە بەڵام دیارە ئەمڕۆ کە کەمێک بەر لە ئێستا پرسیارم کرد ناڕەزایەتێکە نەماوە هاوڵاتیان ببورن فەرمانبەران لە فەرمانگەکان دەوام دەکەن 5 ڕۆژ لە هەفتەیەکدا دەوام دەکەن و لێبڕینی موچە بەردەوامە دیارە ئەوان کە بایکۆتیان کردبوو ڕایانگەیان پێویستە لێبڕینی موچە نەمێنێت ئەو سا 21ی کە حکوومەتی هەرێم بەهۆی خێرانی داراییەوە لە موچەی فەرمانبەران لە فەرمانبەران دەیبڕێت هەڵی بگرن و لە هەمان کاتدا ئەوان لە بەرامبەر 5 ڕۆژەکە لە هەفتەیەکدا دەوام دەکەن بەڵام ئێستا لێبڕینەکە بەردەوامە و لە هەمان کاتدا لە هەفتەیەکدا 5 ڕۆژ دەوام دەکەن لە لایەکی دیکەوە دەنگۆیەک بڵاو بیەوە لە سلێمانی کە ئۆتۆمبیلەکان ئەو ئۆتۆمبیلانەی کە هەم تایبەتن ینی هەمیش هی فەرمانگەکان گۆڕانکاری بەسەر ژمارە و ڕقەمەکان و تابلۆکانە دێت بەوەی کە ژمارەی ئۆتۆمبیلەکان دەگۆڕە بۆ ئینگلیزی هەروەها ناوی بڵین سلێمانی و کۆمەڵێک بابەتێکەوەی کە عێراق سلێمانی نووسراوە کورد دەکرێتەوە بەڵام من ئەم بەیانی قسەم کرد لەگەڵ بەڕێبەراتیا چۆی سلێمانی ڕەتیان کردەوتیان جارە هیچ بڕیارێکی لەم جۆرە نیە ئەوان قسە دەکەن لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکانی عێراق لەسەر ئەو بابەتە بۆ ئەوەی کە ینی ئەو گرفتە یەکلایی بکەنەوە تا ئێستا کۆمەڵێک پێشنیار و ڕاوبۆچن هەبووە هەم لەلایەن بەڕێبەراتیا چۆی سلێمانی و هەم هەولێر بۆی ئاراستی عێراق بکرێت سەبارەت بەو گۆڕانکاریانە بەڵام وتیان تاوکو ئێستا پەسەند نەکراوە لە کاتێکدا لە هەفتەی ڕابردوو لە تەڕۆ کۆمەڵاتیەکان بەشێک لە پەیج مەڵپەڕەکان بڵاویان کردەوە کە لەم هەفتەیەوە هاوڵاتیان دەتوانن بچن مامەڵە بکەن بۆ گۆڕینی تابلۆکانیان تابلۆ ئۆتۆمبیلەکانیان کە بڕی 55,000 دیناری تێدەچێت بەڵام بەڕێبەراتی هاتچۆی سلێمانی ئەم بابەتەی ڕەت کردوتەوە و وتی جارێت تەنها لە خۆناغی پێشنیاران ئەمە یەکلایی بێتەوە دواتر دیزایانی تازە بۆ ژمارە ئۆتۆمبیلەکان دەکرێت گۆڕانکاری تێدا دەکرێت پرسێکی دیکەشەیە ئەمڕۆ لە شاری سلێمانی بڕیار وایە ینی یەکێتی نیشتمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان کۆ ببنەوە واتە ژووری یاسایی هەردوو ئەو حیزبە دیارە لە دوو هەفتەی ڕابردوو ڕێکەوتنێک بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتمانی کوردستانە ئەنجام درا دیارە ڕێکەوتنەکەیان گەیشتە خۆناغیەوەی کە قسە بکەن لەسەر ئەوەی بەشداری سیاسیان لە هەڵبژاردنەکان چۆن بێەوە ئایا ئەو بەشداریان تەنها لە هەڵبژاردنە دەبێت یاخود لێک نزیک بوونەوەی ئەو دوولایانە دەبێت ئەمڕۆ ژووری یاسایی هەردوو حیزبی ینی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتمانی کوردستان لەسەر ئەو پرسە کۆ دەبنەوە بۆ تەواوکردنی ئەو ئیشوکارانەی کە واژۆی ڕێکەوتنەکەی لەسەر کراوە کۆبوونەوەکە کاتژمێر 11 دەست پێ دەکات و دواتر دوای کۆبوونەوەکە ڕاکێنراوێکیان دەبێت ئەمە زانیاریەکانی سلێمانی بوو بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕامیار عوسمان زۆر سپاس بۆ زانیاریەکانت. کۆنگرێکی ڕۆژنامەوانی بەرگری شارستانی لە سۆران هەیە کە پەیامنێرمان ئازاد ئومەراوەی کۆنگرە ڕۆژنامەوانیەکەمان بۆ دەگوازێتەوە لەسەر کار و چالاکی و ئاماری نوێی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران پێکەوە بینەری کۆنگرە ڕۆژنامەوانیەکە دەبین. گەورە و میهرەبان سەرەتا بەخێر بێن دەمانەوێت ئەمڕۆ باسی ئاماری ڕووداوەکان و کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی شارستانی لە ماوەی 6 مانگی ساڵی 2021 باس بکەین کە نووری هەر چوار قەزایەکانی سۆران و چۆمان و مێرگەسوور و ڕەواندوس لەخۆ دەگرێت کۆی گشتی ئەو ڕووداوانەی کە تۆمار کراون بریتە لە 218 ڕووداوی جۆرا جۆر لە کۆی ئەو 218 ڕووداوی جۆرا و جۆرە 203 ڕووداوی ئاگرکەوتنەوەی جۆرا و جۆر تۆمار کراوە بە لەگەڵ 5 ڕووداوی خنکان کە بەداخەوە 7 کەس لە ڕووبارەکانی سنووری بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران دووچاری خنکان هاتوون و لەگەڵ 1 ڕووداوی هەڵدێران کە لە شاخ کە بۆ هۆی لەدەستانی کەسێک زائیدان 7 ڕووداوی ڕزگارکردنمان هەبووە کە بەو هۆیەوە لەلایەن تیمەکانی بەرگری شارستانی توانراوە 16 هاوڵاتی ڕزگار بکەن لە ڕووداوە جۆرا و جۆرەکان وە 2 ڕووداوی بەر لەغومکەوتن تۆمار کراوە کە بەداخەوە یەکەچیان جانی لەدەستداوە و یەکەچیشان جاندار بووە ئەگەر شرۆفەی ئەو ڕووداوانە بکەین
سەبارەت بە 203 ڕووداوی ئاگرکەوتنەوەی جۆرا جۆر 38 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە ماڵان تۆمار کراوە هۆکارەکەشی زیاتر بەهۆی شۆرتی کارەبایی و بڵی غازەوە بوونە و 8 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە دوکانەکان بابن 8 دوکان سوتاون و لەگەڵ 10 ئۆتۆمبیل هۆکارەکەشی زیاتر بەهۆی شۆرتی کارەبایی بزوێنەری ئۆتۆمبیل و فەم بووە بە 93 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە پوش و پاوان و دارستانی ناوچەکە تۆمار کراوە کە بە نزیکراوەیی 1382 دۆنم لە پوش و پاوان و دارستانی ناوچەکە دووچاری سوودان هاتووە و 12 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە ڕەز و باخی هاوڵاتیان زائیدەن 42 ڕووداوی ئاگرکەوتنەوەمان هەبووە لە مەحاولەی کارەبا و کۆگا و مۆلیدە و پاشماوەی زبل و خاشاک و ئەوانە سەبارەت بە 5 ڕووداوی خنکان کە هەروەک باسم کرد بەداخەوە 7 هاوڵاتی لە ڕووبارەکانی سوودی بەڕێوەبەرایەتی دارستانی سوۆران دووچاری خنکان هاتوون لە کۆی ئەو 7 کەسە 3 کەسیان لە ڕووباری گەلی عەلیبەگ کە یەک خێزان بوون دووچاری خنکان هاتن و یەک هاوڵاتی لە ڕووباری تۆمان و یەک هاوڵاتی لە ڕووباری خەلان لە سووری چارۆچکەی خەلیفان و یەک هاوڵاتی لە زەی گەورە لە دەفەری بارزان و یەک هاوڵاتی لە ڕووباری ڕێزان بە هەمان شێوە لە دەفەری بارزان ڕاستی ڕووداوی هەڵدێرانەکەین کە بەهۆی جانەدەستانی هاوڵاتیەک لە شار لە سنووری قەزای چۆمان و بەنسبەت 7 ڕووداوی ڕزگارکردن کە بەهۆی ڕزگارکردنی 16 هاوڵاتی ڕووداوی یەکەم 3 هاوڵاتی لە چیای بەردەبووک لە سنووری قەزای چۆمان ڕێگەیان من کردبوو لەلایەن تیمەکانی بەرگری شارستانی پانرا ڕزگاریان بکەن و یەک هاوڵاتی لە چیای کۆرەک دوای کەوتنە خوارەوەی لە پەڕەشوت و 3 هاوڵات 2 هاوڵاتی لە سنووری قەزای چۆمان کە لەناو بەفر گیریان خواردبوو توانرا لەلایەن تیمەکانی بەرگری شارستانی ڕزگار بکرێن و خێزانێکی 4 کەسیش لە چیای حەسەنبەگ پاش ئەوەی کە ئۆتۆمبیلەکەیان لە نێو خۆر گیری خواردبوو توانرا لەلایەن تیمەکانی بەرگری شارستانی ڕزگار بکرێت و ڕزگارکردنی خێزانێکی عەرەب لە گوندی وێڵزێ لە سنووری قەزای چۆمان کە بەڵە بەڕێزان دەچینە لای بەڕگەی زانیاری و زانیاریەکمان بۆ ئامادە کردوون لەسەر کاڵک زین کاڵک چ سوودێکیە فەرمون با پێکەوە بینەری بین. بەڵازیزان تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردن لەسەر باشترین خۆراکەکان لە وەرزی گەرمادا بە تایبەتی لەم وەرزەیەدا کە ئێستا خەڵکێکی زۆر لە گەورە و بچووک تووشی پەتای سکچون و ڕشانەوە بوون بزانین ئایا ئەوانەش پێوەست هەیە بە خۆراکەکانەوە یاخۆت خۆراکی باش لەم وەرزەدا تا چەندە گرنگە بۆ سەلامەتی و تەندروستی لەشمان لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز قەیوم عەبدولکەریم ڕوەک ناسمان کردووە کاقەیوم بەخێربەی سپاس دەکەین بۆ کاخەیوم ئێستا تا دێت پلەکانی گەرما بەرزتر دەبێتەوە ڕاستە هاوینە ئایا باشترین خۆراکەکان لەم وەرزەدا چییە بیخۆین لە جۆری میوە لە شلە و برنجەکان لە خۆراکەکان بەگشتی بەیانی چی بخۆین نیوەڕۆ چی بخۆین ئێوارە چی بخۆین باشترە گومان خواردن کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر جەستە تایبەتی ئەم بوارەی کە جەناب باسیەکەی گەرما یان سەرما تۆ لە کاتی سەرما ئەو تاڵێ چای دارچینی بخۆ زەنجەفیل بخۆ ئیتر ئاهایەکە لە ڕووەکە گەرمەکان ئەی هاوین چی بکەین بۆی لەشمان فێنکی بێتەوە نەک حرارەتی بینی تۆ کە چایکی دارچینی خۆی لەش یەکسەر حرارەت وەرەگرێ بۆ زستان زۆر باشە ئیتر ڕووەکە گەرمەکان هەر هەمویان ئەی هاوین چی بخۆین ڕووەکە فێنکەکان یخۆ تۆ ناکرێت هەمیشە پەلاماری ڕۆکی فێنک بیت وەکو هەج ڕۆکە بۆ نمونەوەنەوشە بێ مرد بێ ڕوەکە باڵێن ئەوانی کەوا فێن تێبەخشی بی بێ کەواتە تۆ بێت کاری بکەی خواردنەکەت بێتە فێنکەرەوە بۆ جەستات لەشت فێن کاتەوە لە هاوینە هەوڵ بە خۆت بتزەرەوە لە چێشت و گۆشت و ئەها خواردنە قورسەکان کە بەڕاستی حرارەتی چاکی ئەوێت تا هەرسە بێ حرارەتی چاکی ئااتەوە بەجەستە لە هەمان کاتەوە تایبەتی گۆشت ئەو شتانی کەوا لە هاوینە حەقە بخورێ هەموو دۆغرمەکان دۆغرمە ئیتر ماست و خەیار بێ بارزوی خۆ چی تێکەڵاوکەی تێکەڵای بکە زەڵاتەکانە بە هەموو شێوەیەک باشە بە تایبەتی لیمۆ
ئەگەر بێت و تۆ سوراحیەکەت کە دادناوە بۆ خواردن یەک لیمۆیەک ئاوی لیمۆیەک بگرە و تێکە زۆر باش حتا ئەگەر لیمۆت نەبوو لیمۆ بەسڕ بکڵێنەوە ئاوەکەی تێکە زۆر باشە ئیتر شتی تریش زۆرە بۆ نمونە تۆ زەڵاتەکەت ئەگەر بێت و پەڵپینی تێ بکەی حتا ئەگەر گەرما بردبیتی خۆرکاری تێکردبی ئەوەشت بۆ چارەسەرەکاتە بزان یان بەهۆی گەرماوە تۆ پێستت تێک چووە خۆر کاری لە پێست کردو پێستت تێک چووە بێنە بەس پاپینە بیکتەوەکو مەڵحەمێکی لێ بکە مەساج هەموو دەموچاتی پێ بکە یان دەستی پێ بکە زۆر باشە ئەیوەکو خواردن باست لەوە کرد کاریگەری لەسەر پێست دەبێت ئەو جۆرە خواردنانە کامانن کە ئەبێ بخورێن لە هاوینە یان ئەوانەی کە زیان بە پێست دەگەن ئەبێن نەخورێن سەیریکە یەک تێبینی بچکۆلە هەیە هەڵبەتە ئەمە هەموو شتەکان ناگرێتەوە هەموو میوەکان ناگرێتەوە بۆ نمونە ئەو میوانەی کەوا لە هاوینە هەیە کەواتە بووە هاوین زۆر گونجاون زۆر باشن تۆ گرنجیان پێ بیت هیوایڵم میوە ناخۆم ئەمە زۆر هەڵەیە باشە ئێمە سەر وەڵامی پرسیارەکە جەنابێت ئەو میوانەی کەوا بۆ پێست زۆر باشن سێو جێزەر بە تایبەتی جێلاس زۆر بە نرخە حتا کاتێک کە تۆ میوە ئەخۆی هەوڵ بە جێلاسێ دوان ناوەکەی لابە بیگوشە جوان مەساجی دەموچاوی پێ بکە زۆر باشە یان ترێ یان ئەگە بێت و تۆزە جێزەر بی لە ڕەنە تەڵپەکەی یان سێوێک بی لە ڕەنە تەڵپەکەی یان قۆخێک بە تایبەتی قۆخ زۆر فێن کە قەیسی بە هەمان شێوە ئێتر میوەکان ئەوانەی کەوا لە هاوینە هەن بە شێوەیەکی گشتی بۆ هاوین زۆر باشن بەڵام ئەمە هەندێک میوە ناگرێتەوە بۆ نمونە خورما ناگرێتەوە چونکە خورما زۆر گەرم و وشکە بەڵام میوەکانی تر شووتیە کاڵەکە هەنارە بەهێ هەرمێ ئەمانە هەمویان بۆ هاوین زۆر گونجاون و تۆ ئەتوانی سوودی با بڵێن بۆ پێستیش سوودی لێ بینی بێ لە ڕەنە یان ئەگەر خۆش نەرمە مەساجی پێستی پێکۆ زۆر باش کەواتەکە قەیم تا چەندە گرنگ ئێمە بەپێی وەرزەکان خواردنەکانمان ڕێک بخەین ئێستا بۆ نمونە لە جاران لە وەرزی زستاندا کۆمەڵی خواردنی کوردەواری هەبوو کە ئەخورە لە وەرزی هاویندا خواردنی دیکەیان بەکارێنە ئەمە بۆ ئێستای ئێمە تا چەندە گرنگە کە بێ ئەو سیستەمە ڕێک بخەینەوە چەند گرنگ جاکووە ئەو بەرنامەیە ماوە ئەوە هەر نەماوە کوا ئەستس ئەتوانین بڵێ سێژم هیوای بەیانێتە دەرەوە چێکسەر لە مەتام لە چێشتخانە فاسولە برنجە خوا یانە سێژەمی خۆی کردەوە فاسولیا برنج ئەی جاران چۆن بوو لە زستانە بۆ نمونە پێتەڵم گەرمە کوتاو دارچینی بەسەرا کرد چوزە و گەرماییەک دااتێ ئەی هاوین پەڵپینەی لێناوە دوێنەی لێناوە ماخر ژەمێک پەڵپینە دوام ئەزانم تۆش حەزی لە فاسۆلیایە ئێبرای باوکم تۆ جۆرا و جۆرکردنی خواردنەکانت پێویستە تۆ نیوەڕۆ فاسۆلیا برنجت خواردووی ئێمە چۆ ئێوارەش فاسۆلیا برنج بوو دەدانشێت دۆغرمەیە بکۆ بیخۆ بەنانەوە کەمێک پەنیر چوزانم هەر شتێک بوو ماست گوێز ینی ئەگەر ژەمێک خوارد چێشت لێنە ئەبێ ژەمی دووەم بە ئەوە نەبێ بە تایبەتی مناڵ ینی مناڵ تاوانی چیە تۆ ئێنی سێژەم فێرت کردووە دەست بۆ سەوزە نابە دەست بۆ میوە نابە بەس شلۆ برنج بە تایبەتی فاسۆلیا یانیمە تاوانی دایک و باوکەکەی وای لێ کردووەکە ئەو مناڵە ڕابێت فاسۆلیا برنج تا لە گەوریشە پێی تەرگ ناکرێت جناب پێت تەرگ ناکرێت زۆر خەڵک پەنا بۆ نمونە قەیسی بۆ کولەکە بۆ بامیە بەتیابەت لە مۆرزەیە بامیە ئایا ئەمانە پەیوەستن بە پلەی وەرزی گەرماوەمانەوە ئەو شتانی وەکو پێم وتی ئەو شتانی کەوا لە هاوی ناپێگەن کەواتە کاری خوا زۆر جوانە کولەکە ئێجگار فێنکی ئەبەخشێ بەجەستە ئیتر بە هەچ شێوێ بەکارێنی هەزەکەی بەکاڵی بیخۆ بە تایبەتیوانی شەکرانەیە درۆزی خەیار حتا تۆوەکەی زۆر فێنکەرەوەیە فێنکی ئەبەخشێ بەجەستە بۆچەوی پێگەیشتن بێ مامۆستا لۆبیا و هەموو ئەمانەش لە هاوی نارپێ هەمویان زۆر باشن لە هاوینە هیچیانلاگە لە زستانە پێ ناگە ئاخر فاسۆلای وشک لێرا تەر جیاوازە وشک جیاوازە تۆ بۆ نمونە ترێ یان قەیسی کاتێک کە بە هاوین بە تەڕی هەیە ڕوبڕی ئەبەخشێ بەجەستە وشکت کرد بۆ زستان باشە گەرمیەکی چا بەخشێ بەجەستە بەڵام تەڕیتیان نیە تەڕیتیان هێشت وشکی کردو کەواتە تۆ لە هاوینە تەڕوبڕی پێویستە بۆ جەستە یان زۆر کەسەی پێستی بە هاوین تێگەچێ گەرما کاری تێکە وەرە بە میوەکان مەساجێکی دەموچای بکە زۆر باشە یانە ئەگەر وەکو بێت وەکو قسەکەش پێ بن وەکو دەرمان بەکاری بێنی زۆر کەسەیە پێستی بە خۆری تر چێتە بەرخۆر نازانێ پێستی یەکسەر ڕەشە بێتەوە دەرمانێک بۆ ئەم حاڵەتە هەڵبەتە لەوانەیە
تڵپی میوەیە یان مەساجکردن بە میوە سەوزەیەک شتێک لەوانەیە فریای نەکەوێ ڕۆنی مەحلەب بە کوردی پێڵێن بە سۆرانی پێڵێن دارمەڵحەم لە زەوێ هەیە ڕۆنی مەحلەب ئێستا زۆر زەبەنە هەیە مەساجی پێ بکە باوەڕکە 2 ڕۆژ نابە ئەسڵەن یەک جاری بەسە لە زەوێ هەیە دارێکە دارێکی زۆر جوانە تقریبان بەرەکەی بەقەدەر قەزوانێکە ناوەکەی زۆر چەورە ڕۆنێکی هەیە پێڵێن ڕۆنی مەحلەب ئەمە بۆ دەموچاویشە بێت بۆ دەموچاویش زۆر یعنی شێدارکەرە پێست شێدارەکە پێست جوانەکە لە هەمان کاتە ئەگەر خۆر بردبێتی یان خۆر ڕەشی کردبێتەوە چارەسەریەکە ئەوەکو دەرمانێک کاقەیوم لە ئێستادا ئەسکچوون ڕۆژانەوە زۆر بڵاوبەت هەبێ لە مناڵانە ئەمە تا چەند پەیوەندی بە خۆراکەوە هەیە چی بخورێ لە وەرزی هاویندا بۆەوەی ئەم وڵا پێشەکی تۆ وەرە تازاگەر مناڵەکە توش بوو وەرە چارەسەری بکە با چارەسەر بکرێت دوای کاتە خواردنەکەت باسەکەیت باشترین چارەسەر بۆ ئەم حاڵەتەی با بڵێن سکچوونی شۆڕشانەوەش توێکڵ هەنار توێکڵ هەنارێکی پاکوتەمیز حەقە هەموو ماڵێک زستانان هەنارە خوا توێکڵەکەی فرێنەیە بازێک وشکە بۆ ئەو جۆرە حاڵەتانە نیو کەوچکەچا توێکڵ هەناری وشک و هاڕاو نیو کەوچکیچە بە هەت شێوەیەک ئەتوانی بی بە مناڵەکەت بیێرێ هیچ زیانێکی شێوەیەک پاودەریش بێت بەڵێ ناڵێ وشک و هاڕاو وشک و هاڕاو پاودەر ئیتر چۆن فێڵی لەکەی ئەخ مناڵ ناوشتان ناخوا لە ناو تۆزێ ماستە ئەیتێ لە ناو تۆزێ ئاوایەتێ چۆن ئەیەیتێ فێڵی لێ بکە و بیێرە باخێرا سکچۆن ڕۆژانەکەی بۆ چارەسەر بکە باشترین چارەسەرە حتا سەیریکە ئەگەر بێت و کەوچکە چایەک لەو توێکەڵ هەنارە بکەرە ڕوبا پیاڵەیەک بگرێ ڕوبا پیاڵەیەک شکەمتر جوان جوان بیتوێنەرەوە مەساجی ورگی پێ بکە یەکسەر ینی ڕاستە خۆ لە دیوی دەرەوەش ڕاستە خۆ ڕێخۆڵەکانی پتەوە کاتەوە ئەگەر بێیتێ چەند بە نرخە بیکە ناو شۆرباکە ئەگەر شۆربای بۆکە بە هەچ فڕوفێڵێک بووە نیم کەوچکە تۆ جاری وای مناڵدان شێکە هەنارەخوا لەوانێ دنیا توێکڵ بخوا هیچ زیانێکی نییە بەڵام تۆ نیو کەوچکەچە یان تۆ زیاتر توێکەڵ هەنار بۆ مناڵی 1 ساڵ حتا 1 ساڵ و 2 ساڵ نیو کەوچکەچە بەڵام زیاتر حکومت چییە لەوەی کە بە تەڕی هەموو ماوادەکانی تایە ئەو سوودەی نییە بەڵام بەوشیەکەی هەیەی نانا ئەخرتە تۆی سەلاوانێ هەنارە دەست نەکە بەستەکەم لە وشکوتە وشکو هەڕە ئەو بوو ئەجنا تۆیسە بات بەتەڕی بیێرە قەچەکە ینی فەرق ناکە نافرق ناکە توێکەڵ هەنار قابزە پتە و کەرەوەیەکی زۆر بە نرخە چ بۆ ڕشانەوە چ بۆ سکچوون باشترین دەرمانە خێرا فریاکەوێت زۆر باش بۆ گەور پڕیە کەوچکی چ ئەگەر زیاتریش بۆ پێش چارەسەر پێش توش بوون دوای چارەسەر جۆری خۆراک بۆ مناڵ لەم وەرزی گەرمایە چییە؟ دەست چارەسەرەکە و کڕبووتی دوازار ئەوەیە کێشەکە تۆ بێ وریابی ئەم مناڵەت ڕامێنە بە سێژەم چێشت و گۆشت خواردن جۆرا جۆرکردنی خواردنەکان پێویستە بەڕاستی تۆ پەڵپینە لە هاوینە پەڵپینە زۆر بە نرخە بۆ خۆراکانە بۆ مناڵی شەبێت کە ئاماژەت پێ زۆر بە نرخە پڕێتی لە ڤیتامینات پەڵپینە لە هەندێک وڵات دەکەن بە ناو سەوزادانراوە تاو تۆ بیکە بە زەڵاتەکەت بیکە بە دۆغرمە تێکەڵای ماست و خیارۆمانەی بکە چەند بە نرخە واسوودی زیاترەوەگەوی کە لێ بێگومان پەڵپینە زۆر دەوڵەمەندە بە ڤیتامین سی بە کالیسیۆم حتا ئەوەنە کالیسیۆمی تایە زۆر کەسەیە بە شتێکی ترشدانی ئاڵە بێتەوە ها کەلیمۆ خۆی دانا ئاڵە بێتەوە پەڵپینە بجوو ئەوەت بۆ چارەسەرەکە سەریکە دەخۆی شتێک نییە ئەوە چارەسەر بکە جوێنی پەڵپینەوە چارەسەرەکە یان توێکڵەکەی خۆی توێکڵی لیمەکە بچوو ئەو ئەڵبوونێت بۆ چارەسەرەکە مەبەستم لە دەوڵەمەندی هەندێک شتەکانە با سوودی لێ بینین بەڕاستی تۆ پەڵپینە چەند بە نرخە بۆ نایکێ بە زەڵاتە بۆ نایکێ خیار و ماست لە پەڵپینە بناڵەکەت بۆ لە پێشەوە تێر بخوا نەک لە پێشەوە بە فاسۆلیا برنج دوای دەست نەبانە بۆ میوەنە بۆ زەڵاتە بڵێ بەدەر لە پاڵپینە بە بورە جەلال چ خۆراکێکی تر چ خواردنێکی ترەیە کە لە وەرزی هاویندا سوود بەخش بێ هەم بۆ منداڵ و هەم بۆ گەورەکانیش آخر شتێکی تایبەتی نییە تۆ لە هاوینە هەوڵ بە خو نەگری بە فاسۆلیاوە مەبەستمەوەیم جۆرا جۆرکردنی خواردنەکان پێویستە ئەم هەموو سەوزە هەیە بۆ نایکێ بەشلە بۆ کەلەرم ناکرێ بەشلە کەلەرم جێزەر توزانم سەوزەکانی کە کوولەکە لۆبیا فاسۆلیا ئەمانە با تێکەڵاو بکرین بەڕاستی ئێمە کەلتوری خواردنمان زۆر سەقەتە یعنی کە ئەڵێ فاسۆلیاتەوە هەر فاسۆلیەکە فاسۆلیەکی هەیە کەرەفسکە ئەمەلی ئەنەی ببوورە ئیلا پێویستی بە فاسۆلیایە بێت تێکرێ فاسۆلیای وشک لەو کاتیان لەگەڵ ئەم مادەیە تێکەڵ بکرێت زیانی نابێت نابۆچی باکسەوە سوودەکەی زیاترەکەی کەواتە کێشەکەوێت کە بە تەنها نەخورێت لە هاوی بڵێ تۆ کە شلێگری ینی هەوڵ بەشلەکەت تێکەڵاو بێ لە شتەکان یعنی با ئەم کەلتورە تەرەکەین کە ئەڵێ فاسۆلیا هەر فاسۆلیا بێ ێ باشە بۆ پڕی ناکەی لە سەوزەی تر کەلەرم
با فاسویلاکە ڕێژەی فاسویلاکە کەم بێت کاتە باشە خواردنێکی خۆرشت سەوزی خۆرشتی ئێرانی سەوزی خۆرشتی چاو لێ پڕە لە جۆرەکانی سەوزە کە باس یانزە جۆر سەوزەی تایە باش ئەمە چه سودێکی هەیە بۆ ئێمە ئەمە توانی بڵێ خواردن و دەرمان خواردن و دەرمان باشە دوای و هەموو سووتان و یەکێک لەو خواردنانی کە تایەتی یەکێک لەو گیانەی کە تایەتی کژنیژە باشە کژنیش ئێمە بە سەوزی هەرگیز نیمانە لە ناو سەوزە فرۆشەکان ئەوەندە زۆرە ئەیکەن بە شلێک وشتیەکەن لە سەلاجە جەمدا هەیەە یعنی بۆی ئێمەش هەوڵێن خواردنەکانمان بگۆڕی دەوڵەمەندی بکەین دەوڵەمەند بۆ کژنیژی سەوزمان نەبێ شلەی پێ دروستکەین بۆ شمڵی سەوزمان نەبێ وەکو هەموو وڵاتە عەرەبیەکان شلەی پێ دروستکەین زەڵاتەی پێ دروستکەین ئەزانی شلەی گەڵای شمڵی چەند خۆشە چەند بە نرخە ئێجگار بە نرخە بۆ نمونە ئەڵێ ئەو ئافرەتەی کەوا گەڵای شمڵی بخوا وەکو چێشت و تر ئەو شتانە وەکو سەوزە مناڵەکەی قژی ئەوەندە ڕەش و بەقوتە بێ هەرگیز خەسار نابێت ئەمە یانی چی؟ یعنی دەوڵەمەندی ڕوەکەکان ئەگەیەنێ بەڵام بەداخۆ ئێمە ئیسفادەی لێ ناکەین ڕۆکێکی زۆر دەوڵەمەندمان هەیە لە شارە زۆر پێڵم مرە کوژە حیفی ئەو ناوە حەقە پێ بڵێ شاجا شاجا خۆزگە برادرانی شارە زۆر گویان لێ بوو ئیتر لەمەدا بە ملوخیە نەڵێ بەو ڕوەکە ناڵێن ملوخیە وی نای ملوخیە بە عەرەبی ئانێ پێڵم مرە کوژە بۆ ئەوەی کەوا تۆوەکەی تیاگەر مریشک بیخوا ئەیخنچێنێ لەبەرەوە نایە نامرە کوژە ێ باشە تۆ وەرپێ کاتەکەی سێ بکە ئیتر لەمە دوا فڕێمێن وشتی بکەن بیکەن بە شلە جیاتی پەڵپینە بە نرخترین خواردنە ملوخیە تاقی وەکو جەلال ئاماژەی بۆ خواردنە کرد ڕاستەکە ئەسوورە کرێتەوە و دووبارە لە ناو جەمیدە هەڵەگیرە و لە کاتی لێنانیشە جارێکی دیکە ئەوان بەوشتی هەیەە تۆ ئەتوانی بەوشتی خۆرشت کە لێ ئەندێ ئەزانم بەوشتیش هەیەە کە سەوزی خۆرشتەکە و خاصیەتی ئەمێنێتەوە بەو شێوازە تۆ جارە سووری کەیتەوە بیڵێ دو جارێکتر بەڵێ ئەمێنێ تۆ لەبەر خۆر وشتی ناکەیت دوای تۆ ئێمە تازە بە ڕاهاتوین خۆ تۆ زیندەخۆری ناکەیت ئەگەر زیندەخۆری ئەەکەیت وەرە کە وشکت کرد بیخوسیانەوە بیکەرەوە بە زەڵاتە اینجا تۆ ئەم هەموو تەرویجێ دەی بە سەوزە و میوە بەڵام کاقیوم ئێستا نە سەوزەکە لە ناوێکی پاکا بەرهەم دێ نەمیوەکەمان ئەو تامە هەیە تۆ سەیری شووتی کە شووتی پێنجوێن و شووتی بەحرەکەی سیروان و هەموو ئەمانە ئێستای هێنی ئەڵی تەبە دۆرە خۆی کە باسی شووتیت کرد ئازارم پێگەیشت شووتیەکەی جاران کووە ئەزانی من زۆرم حەز لە شووتیەوە بەڵام قەت نایکڕم چونکە هەمووی موادی کیمیاویە هەمووی موادی کیمیاویە حیفی بێت بەڕاستی کاڵێکیش کوا کاڵەکە جاران کوا کاڵێکی دەمکە نە سەمادی کیمیاوی نە شتێکی پێوە ناکرێت بەڕاستی حیفە یعنی من داوا لە وەزارەتی کشت و کاڵ و لە ڕێنمایی و لە بەرپرسانی ئەو بوارەکەم ئیتر بەسێتی موادی کیمیاوی نەهێن سەمادی کیمیاوی نەهێنن ئێکاکە پتمۆز بۆ دروست ناکەی سەمادی حیوانی بۆ برەو پێ نادەی هەنی سەمادی کیمیاوی تاکەی ئەو شووتیە ڕەنگاڕەنکراوە یعنی وە چییە تامی هیچ نایە دنیا زیانی هەیە نەکسوود کاقیوم لە ئێستادا زۆر جار لە بری ژەمەکان لە وەرزی هاوین دامیوەکان بەکارهێنرێن وەکو نان و شووتی نان و کاڵک لەگەڵ هەنجیرە ئایا ئەمانە شوێنی ژەمەکان ئەگرێتەوە سوود بۆ نایگرێت تۆ قەت نایاڵی بەرسی بیت تۆ ئەگە نانەکەت نانێکی پوخت و جوان و ڕێکوپێک بێ لەگەڵ چای خۆی بیخۆ نانەکەت ئەگەر جوان بێ نانی گەنم بێ و کەپەیکی تا بێ و ئاردی سفر نەبێ کە زۆر مەترسیدارە لەگەڵ چای خۆی بیخۆ بە ماست بە دۆ بە ماستاوە بە دۆغرمە بە ناڵێم شووتی و کاڵک چونکە شووتی و کاڵێکی جاران نەماوە تازە هەر دروستیش نابێتەوە لە سەردەما ئەوە شۆڕشێکی وێ لەگەڵ زەڵاتە لەگەڵ هەر شتێکی خۆی بی باس لە ئارد کرد کە کەپەکەکەی هەبێت بەڵام بەداخەوە لە ئێستادا ئەوانەیە ئێمە ئاردەکە ئەبێژن و کەپەکەکەی فڕەیە هەڵەکانمان ئەجگار زۆرن لەبەر ئەوەش نەخۆشیەکانمان ئەجگار زۆرن بەڕاستی حیف ژیانی خەڵک تیا چووە بەڕاستی حیف هەنی بۆچی ئاوە زۆر چی ئاورێک لە مۆزە ئاهاتەوە شۆڕشێکی گەورەی وێزانی حکمت چی بوو جاران باپیرانمان لەسەر زەویە کشت و کاڵەکانیان بەبەر خۆری شارە زور و ئەم خۆرە تیژەوە دوایە هەموو ئیشە لە کەپرێکی خۆریش نەیە بردن وانێ دانیشتن نان و دۆیەکیان دەخوارد حکمەتی ئەم نان و دۆیە چییە لە فێنکردنەوەی جسم لەش ساغی دۆ زۆر فێنکە دۆ زۆر فێنکەرەوەی نان و دۆ خواردن بە هیچ شێوەیە تۆ جەستت گەرمی بۆ نایەت حرارەتی بۆ نایەت بەڵام دەوەرە تۆ دانیشە گۆشت بخۆ فاسولا برنجەکەی جەنابەت بخۆ یانی یەکسەر لەش قورسە بێ ئارەقەکەی ئیتر ئەو خواردنای بێ بار بەسەرتەوە بەڵام تۆ نان دوێ بخۆ پاش 2 ساعت برسیتە یەکسەر هاوارە لێڵسێ یانی خواردنەکەت هەزم بۆ بە ئاسانی
ڕێخۆڵات ئازیەتی نابێت دیسان ناتوانانی ژەمیش کەش خۆی چەند سەلامەتە ئیتر بەم جۆرە خواردانش کێشە زیاد ناکات بێگومان ئێنابی نستە خەڵکەمووی قەڵە و وەزعی خراپ و زەختی هەیە و چوری بەرزە و جگەری وێران بوو یعنی من پێم سەیرە بەداخەوە قسەیەکەم بیرم کەوتەوە هەندێک بەڕێز هەیە یعنی برە و ڕەواج بۆ شەکر دروستەکە بۆ ئەوانەی کەوا لاوازنڵێ بڕۆ شەکر بخۆ بەڵام ئەگەر قەڵەوێک بچێتە لایڵێ تۆ قەڵەوێکەت و چوری جگەرت بە شەکر دروست بووە تو باشە تۆ لەو لاوەڵی بڕۆ شەکر بخۆ بلەم لە بشەڵی بەکبرا چوری جگەرت بە شەکر دروست بووە شەکر و ساردی خواردن نیە مەبەستمەوەی ئەم قسەیە بکەم شەکر و ساردی خواردن نییە هەڵەکانمان ئەجگار زۆرن دەبا ئەم هەڵەیە بە ئاسانی چارەسەرێکری چارەسەری بکەین شەکر و ساردی لە ماڵمانە نەهێڵی بەرهەمە سپیەکان زۆر بە کورتی چووکە کاتمان نەماوە لە وەرزی هاویندا بە ئام هەمویان بخۆین سوودیان هەیە ڕۆژی دوو جۆر نان و ماستە خۆ بەیانی هەر نان ماستە خۆ هەموو بەرهەمە سپیەکان بەکاربێنی وەکو پەنیر وەکو زۆر هەرمیان فێنکن هەرمیان فێنکن تەنانەت کەرێکەشی فێنکە گەرمی نابەخشێ بەجەس کەرە و سیراجی سەدەسی کێکەوێ والله دەیتر بێ بگەڕیت ئەویش دروستکراو نەبێت دەستەکان خۆشگاکەیم ئەزیێتماندا سپاس بۆ زانیاریەکانت سپاس دەکەین بەڵازیزان زانیاریەک کە ڕەنگە زیاتر لەسەری نەوەستابین لەگەڵ میوانەکەمانە لەسەر ترۆزی بوو بۆ ئێمە کورتە زانیاریەکمانە لەسەر سوودەکانی ترۆزی پێکەوە بینەری ئەو زانیاریە دەبین و لە تەوەری سێمە پێتان دەگەینەوە. ڕێخستنی کات واتە ڕێخستنی ژیان ناونیشانی تەوەری سێمانە بە میوانداری زۆر بەڕێز ئازاد ڕەسوڵ ڕایەنەری کەشەپێدانی مرۆیی مام سازار بەخێر سەلامەتەکەن دەستان خۆش دەکرێت کاتەکانمان ڕێ بخین واتەیدی ژیانمان ڕێکخراوە دەستان خۆش بێت بۆم دەرفەتە ئومێدەوارین بتوانین لەم چەند کاتەیە سوودێک بە بینەر و بیسەران بگەێنین ئینشاءڵڵا. جارە ئێمە پێش هەموو شتێک پێم خۆشە باسێکی کات بکەین کات خی پەروەردگار لە چەندین ئاەتدا ئاماژە بۆ گرنگی کات دەکات کە لە چەندین ئاەتدا واللەیلی ئیدا یەخشا والضحا والعەسر چەندین ئاەتی تر کە ئەم خی پەروەردگار کە ئەم کەونەی دروست کردووە باسی گرنگی کات دەکات بۆ ئینسانەکان بۆیە ئەمە خۆی لە خۆیدا گرنگی کاتە لای خی پەروەردگار بۆی ئێمەش گرنگی ئەم کاتە بزانین و بزانین ئەم کاتە چۆن بەڕێ دەکەین بە چ شێوازێک بەڕێ دەکەین و لە چیا بەڕێ دەکەین هەر بۆیەش پێغەمەری خوا صلی الله عليه وسلم کە دەفەرمێت ئینسانەکان زۆر جار ئاگایان لە خۆیان نییە و مەشغوڵن و بێ ئاگان لە شتێک کە ئەوش چییە صحەت والفەراغ بریتێ لە هەم لەشی ساخ و هەم فەراغ ئەمە خۆی لە خۆیدا گرینگە هەم پێغەمەری خوا صلی الله عليه وسلم و هەم خوای پەروەردگار زۆر بە گرنگیەوە باسی کاتی کردووە بۆ ئینسانەکان ئەویش ئاگادارکردنەوەیەکی ئێمەیە بۆی کەوا ئاگامان لە کاتەکانمان بێت ڕێخستنی کاتەکانمان چونکە ڕێخستنی کاتەکانمان ڕێخستنی ژیانمان زۆر باشە مامۆستا ئازاد کەواتە ئایا کات بۆ هەموو چین و توێژەکان وەک یەکە بۆ دکتۆرێک بۆ مامۆستایەک بۆ فەرمانبەرێک بۆ ژنێکی ماڵەوە چوزانم بۆ چەند کەسیە بۆ هەموو چین و توێژەکان و کوێک بەڵێ کاتەکان لە کاتێکەوە بۆ کاتیکە دەگۆڕێ لە مانگێکەوە بۆ مانگکە دەگۆڕێ لە ساتێکەوە بۆ ساتیکە دەگۆڕێ کە دەڵێن دەگۆڕێ لەوانەیە سەردەمێک خەڵک لە کەرنتینەدا بوو لە ماڵەوە خێزانەکان مەفرۆز بوو گرنگی بە کاتەکانیان بن و کاتەکانیان ڕێک خەن لە ماڵەوە چونکە زۆر بەرکەوتن هەبوو لە ماڵەکاندا پیاوێک کە بەردەوام لە دەرەوە بوو ئەو کاتە هەمووی چ بۆ ماڵەوە بەرکەوتن هەبوو لە دانیشتن و قسەکردن و ئەمانە ئێستاکە ئەتوانین بڵین بابەتێکی کە هاتۆتە پێشەوە کە پشووی هاوینە بەداخەوە ینی من مامۆستایەکم کە دەرز دەڵێیتەوە دایکان و باوکان ئەڵێن بەخوا وەزعمان تێک چوو قوتابخانە نەما مناڵەکان هاتنەوە سەر و گوێلاکمان بێ ئیش بوون
ئەمە بەڕاستی موسیبەتە، یعنی دایک و باوک قوتابخانە بۆ مەشغوڵکردن بەکاردێنێ، نەک بۆ وەرگرتنی زانست و زانیاری. ئەمە کە دەڵێم بۆ پرسیاری جەنابەت ئەوەیە کە لەم مەسافەیەدا لەم چەند مانگەدا کە لە بەردەستماندایە ئەمجا گرینگە ئێمە کاتەکانی مناڵەکانمان ڕێکخین. لەوانەیە سەردەمێک کە بێ ئێمە پێویستمان بۆ بێ کاتەکانی باوکان ڕێکخین، کاتەکانی دایکان ڕێکخین، بەڵام ئەم چەند مانگەی لە بەردەستمانایە پێویستە ئێمە کاتەکانی مناڵەکانمان ڕێکخین، کاتەکانی مناڵەکانمان وا ڕێکخین، مناڵەکانمان دروستکەین، مەشغوڵ نەبن بە کۆڵان و سەرجادە و شوێنی لەوانەیە مناڵەکە کاتێک بزانێت تووشی جگەرە خواردن بێت، تووشی نێرگەلە کێشان بێ، چون تووشی چەندین بابەتی تر بێت ئەم دایک و باوکە ڕەنگە تۆقوعی نەکرد بێ. ئەمیش لە ئەنجامی چیەوە؟ لە ئەنجامی ئەوەی کە کاتەکانمان زۆر جار ئاگامان لێ نییە. ئەزانن زۆر جار ئێمە ئەمانەوێت مناڵەکانمان مەشغوڵ بکەین ئەچین موبایلێکە دەینە دەستێەوە، لە ماڵەوە دانیشتووە ئەڵێ ئەم کچەم موبایلێکی دەنێ با بێدەنگ بێ، با مەشغوڵ بێ، بە ئاگای لە کات نەمێنێ، سەرگوێراکی ئەو نەگرێت، بۆی ئاگای لە کات نەمێنێ. بەڕاستی ئەمانە خەتەرێکە لەسەر کۆمەڵگا ئێمە هەوڵ بین مناڵەکانمان مەشغوڵکەین بە چەند شتێکەوە، چەند ئیشێکەوە کە چوار ڕۆژی تر خۆمان گیرۆدە دەبین بەدەستێەوە. باشە گرنگترین ئەو بابەتانەی کە دەبێت کاتی بۆ تەرخانکەین، پیاوێک ئافرەتێک کە دوجار ژن و پیاوی هاوسەرەکان کات بۆ مناڵەکانیشان دەبێت دابنێن، بەتە ڕێخستنی کاتەکانی ئەوانیش زۆر جار بەدەستی دایک و باوکەکەیە. گرنگترین و بابەتانی پێویستە منێکی پیاو کاتی بۆ تەرخان بکەم بە تەحدید ڕۆژانەیە یا هەفتانەیە، هاوسەرێک کە لە ماڵ و ئافرەتێکە لە ماڵەوەی دەبێت ئەویش کات بۆ ئەو بابەتە دیاریکراوانە دابنێ. ئەو بابەتە دیاریکراوانە چین؟ چی و چی گرنگە کە کاتی بۆ دیاریکەین؟ ئێمە ئەو کاتانی کە ئێمە فەراغین تێیدا، ئەو کاتانی کە ئێمە بێئیشین تێیدا، ئەو کاتانی کە ئێمە کاتێکە کە ئێستا من مامۆستا هەیە لەگەڵماندایە ئەڵێ من کە ئێوارە دەڕۆمەوە کاتی ئەوە منیە قسە لەگە منداڵمدا بکەم لە ئەنجامی هیلاکی خۆم. بۆیە ئێمە دەبێت بزانین چ کاتێک بەرنامە بۆ مناڵەکانماندانین، چ کاتێک لەگەڵ منداڵەکانمانە گفتوگۆ دەکەین، چ کاتێک ئەمانەوێ ئاخاوتنیەکی لەگەڵدا بکەین. ئەمە گرینگە ئێمە ئەم کاتانە ڕێکخین. ئەم کاتانە باوکان ئەتوانم بڵێم چەند مانگێک بەر لە ئێستا دایکانش لەگەڵیدا، چەند مانگێک بەر لە ئێستا ئەگەر وەکو سونەت وابوو بێ بە ئاگالێبوونی منداڵەکەی، ئەم چەند مانگی کە لە بەردەستایەتی ئەبێتە واجب بۆ مناڵەکەی، هەتاکو ئێستا 160 بۆ 70 مەشغوڵ بوو بە قوتابخانەوە. ئەوەندەی لە قوتابخانە بوو لە قوتابخانە بوو، و ئەوەندەی لە قوتابخانە نەبوو ئەم منداڵە لە ماڵەوە سعی دەکرد، خۆی ئامادە دەکرد بۆ قوتابخانە. لەوانەیە بەشداری شتێکیکەی فەراغەکانی کەمتر بوو، بەڵام ئێستاکە فەراغەکان زۆرترە، فەراغەکان زۆرترە. بۆیە دایک و باوک بەرپرسیارەتێکی زیاتر دەبێت ئێستا. کەواتە مامۆستا لە وەرزی هاویندا دایک و باوک چۆن بە تایبەت دایک کە زیاتر لەگەڵ مناڵەکانیایەتی چۆن کاتەکانیان بەسەر بن، چۆن لە گرنگی و کاتە تێبگەن؟ ئێمە ڕاهێنانێکمان هەیە لە تەنبیه بەشەریدا باسی ئەوە دەکات چۆن ئێمە ئیشەکانمان ڕێک بخەین. ڕەنگە زۆربەتان و بینەران و بیسەرانش ئەم چالاکیان بینی بێ. ئەویش ئەوەیە کە تۆ شوشەیەک دادنی ئەمجا بەردە گەورەکانی تێدەکەی، دوای دەی بەردی بچووکتری تێدەکەی، دوای ئەمجا دەی وردە زیخەکانی تێدەکەی، هەتاکو چی لێ دێ شوشەکە پڕ دەبێ. بەڵام ئەوەرە پێچەوانەی بکەرەوە، پێچەوانەی بکەرەوە بەچی؟ پێچەوانەی بکەرەوە بەوەی وردە زیخەکە بکەرە ناوەوە، ئەمجا وردە بەردە لەوە گەورەتر بکەرە ناو شوشەکەەوە، کاتێکە زانی شوێنی بەردە گەورەکانە نامێنێتەوە. کەواتە گرینگە بۆ دایکان و باوکان کام بابەت کە گرینگە بۆ پەروەردەکردنی مناڵەکانیان گرینگە گەورەیە ئەوە دەست پێ بکەن، ئەوە دەست پێ بکەن.
ئەوش کە گرینگە لەم ڕۆژگارەیە ئەم دایک و باوکە بزانێ ئەم مناڵەی چۆن بنێرێتە قوتابخانەیەک بۆ پەروەردەکردن. قوتابخانەی ئاینی بە خۆشحاڵیەوە زۆرە لە شار و شارۆچکەکاندا، زۆر جار بێبەرامبەرە و جاری واشەیە بە بەرامبەرە. بەڵام مامۆستایەک قسەیەکی جوانی کرد، وتی ئێمە زۆر جار ئامادەین بۆ خزمەتی خۆمان پارە سەرف بکەین. ینی باوکێک دایکێک کە ئەچێ بۆ بازار چەندین علاگە بەدەستیەوە دەگرێ ئەڵێ ئەمەە ئەوەم بۆ بکێشە، ئەوە ئەوەندەم بۆ بکێشە، ئەمەیان ئەوەندەم بۆ بکێشە، کاتێک لەوانەیە لێکی باتەوە 50-60 هزاری سەرف کردووە. بەڵام بۆ مناڵەکەی ئامادە نییە ئەمە سەرف بکات، ئامادە نییە ئەمە سەرف بکات. بۆیە ئێمە دەبێ هەوڵ بین ئەم ڕۆحیەتە لە خۆماندا دروست بکەین، لە پێناوی مناڵەکانماندا سەرف بکەین، پێیان بگەینی. باسی شوشەکەمان کرد، بۆیە گرینگە من و تۆ هەوڵ بین جارە شتە گرینگەکان بۆ مناڵەکانمان فراهەم بێنین. وەکو وتمان بەشداری پێکردنی لە بابەتێکی پەروەردەیی، قورئان خوێندنە، فەرموودەیە، خولێکی پێگەیاندنە. مامۆستا ببوورە ئەگەر دایک و باوکەکە خۆیان کاتیان بۆ خۆیان ڕێک نەخست بێ و دەرەنجامی ڕێخستنی کاتەکەش ڕنگدانەوەی نەبوو بێ لە ناو خێزانەکەیانە جوان ئیدی منداڵ ینی چۆن تۆ دێی کات بۆ منداڵەکەی خۆت ڕێگەخەی پلانی بۆ خۆی لە هەموو شتێک گرنگتر ئەوەیە دایک و باوکەکە پلانیان بۆ خۆیان دانابێ. چونکە کاتێک کە من پلانم بۆ خۆم دانا، پلانم بۆ مناڵەکەشم دانێم. مناڵ ئوستازیان مناڵ سەیری دایک و باوک دەکا بەدڵنیایی، ینی باوەڕەکەی لەسەر بۆردێک دەرس شەرەپەکە، بازنەیەک دروست بکە لەسەر بۆردەکە، بازنەم دروست کردو بازنەیەکی بچووک هەر بۆ کە بیرکاری بشەرح کردو بۆ پۆلی دوی بنەڕەتی، هەر بازنەیەکی بچووک لە سوچێکی بۆردەکە گوتمە بزانم ئەم مناڵانە تاچەنێک ئەو بازنێش دروستە کرد. خۆ هیچ نەبوو، ژمارە نەبوو، باشە سیر دەکەی لە 160 بۆ 70 سیرم کرد، سەیری دەفتەرەکانەکەم سیرەکەم هەموو بازنەکەی دروست کردووە. کەواتە تەقلیدمان دەکەنەوە. برادێک وتی ڕۆژێک قسەیەکی نەگونجاوم کرد لە شوێنێکدا، وتی چەند ڕۆژێکی پێچ سێر کوڕەکەم هەمان قسە دەکاتەوە، هەمان ئەو قسەی کە من بەو کەسەم وت کوڕەکەشم هەمان ئەو قسەیە بە کەسیکە دەڵێتەوە. کەواتە ئەم منداڵانە ئەم کچ و کوڕانە تەقلیدی دایک و باوکیان دەکەن. باشە ئەو باوکەی کە وەک خۆت ئاماژەت پێکرد لەسەر زمچێدا کە دەڵێ من کەچمە ماڵەوە دەرفەتی کاتم نییە بۆ منداڵەکانم، چۆن ئەم باوکە بێ کاتەکەی ڕێک بخا ڕاستە چکام ڕۆخۆتە زانی بژێوی ژیان مامەڵە و کار چۆنە، چه ئافرەت بێ دەوامیە بێت چه پیاو بێ دێنەوە ماڵەوە هیلاکن، بەس پێویستیان بە ئیسراحەتەیە. زۆر جار لەبەر نەبوونی کات یان ڕێک نەخستنی کات دەرفەتی هەندێک بابەتوی پەروەردەیی و کاتەرخانکردنیان نییە بۆ ماڵەوە بۆ یەکتر. کاتە ئەمانە چۆنم کاتە ڕێکخەنەوە. جارێ باوک و دایک گرینگە ئاگیان لە مامەڵەکردنیان بێ لە نێو خانەوادەی خۆیاندا، چۆن ئاگیان لە مامەڵەکردنی خۆیان بێت. دایک و باوک ئەگەر بێت و خۆی لە ماڵەوە نەتوانێت خۆی کۆنتترۆلکە لە بەکارهێنانی مۆبایلەکەی، ناتوانێت بە کچەکەی کوڕەکەی بڵێ مۆبایل مەکە. بۆیە ئێستاکە بڕۆ سەیری کە بە تایبەت مۆبایلی زیرەک کە ئێستاکە هەیە، بڕۆ دیقەت بە ئەزانی مناڵەکە چەند سەعات لەسەر ئەنتەرنێتی کردووە، گۆگڵی بەکارهێناوە، یوتیوبی بەکارهێناوەیان قسەی کردووە. هەموو ئەمانە تۆتوانی تێستی بکەیت. دایک و باوکێک خۆی نەتوانێت فلتەر بۆ خۆی دابنێ، ناتوانێت بۆ مناڵەکەی دابنێ. بۆیە دایک و باوک دەبێت قوربانی باد لەمەیە. من چۆن قوربانی بم؟ حەزم لێیە فەیسبوک بکەم، حەزم لێیە سەیری گۆگڵ بکەم، حەزم لێیە سەیری مسلسلێک بکەم، بەڵام لەبەر ئەوەی مناڵەکەمان تەقلیدمان نەکاتەوە سەیری ناکەم. من ڕۆژێک بەداخەوە لە ماڵێک دانیشتە بووم، سەیری هینێکی ئەم تورکیەکان هەیە، نازام چ کەناڵێک بوو حاصڵ
سیرم کرد ئەم هەموو کچ و کوڕە جوانە سەیری ئەم وەرگێڕان و موسەلسەلە دەکەن بەدایک و باوکەم گوتم بۆ سەیری ئەماناکەی تۆ ئەمە کارەساتە ئەم ناڵی تۆ تەقلیدی ئەم بابەتە دەکاتەوە ئەڵێ چی ئەڵێ گوێی مێرە من بەلامەوە احتیادیە ژیانەکەم بەلاتەوە احتیادیە بەڵام بەلای مناڵەکەتەوە احتیادی نییە تەقلیدی دەکاتەوە ئەچێتە دەرەوە تەقلیدی ئەم فلی ئەفلامە دەکاتەوە بۆیە دایک و باوک ئەگەر بەلاشەوە احتیادی بێ سەیری مسلسلەکە بکە لەبەر خاتری مناڵەکەی نابێ سەیری بکە ئەگەر دایک و باوکێک حەزی لێ بوو زۆرترین کات لە خەت بێ و خەوی خەریکی مەسنجەر بێ و فەیسبوک بێ و ئینستاگرام بێ و نازانم چی و چی بێ لەبەر خاتری مناڵەکەی دەبێت بەرنامە بۆ خۆی دانێ کوڕ و کچە جوانەکانم من دێن ئەم شەو ئەوەندە سەعاتە سەیری مۆبایلەکەی باشە ئەوەندە سەعاتە کتێب دەخوێنینەوە ئەوەندە سەعاتە یان چەند دەقەیەک باسی عیبادەت و نوێشکردن دەکەین کەواتە ئەم دایک و باوکە بەم شێوازە توانیتی هەم مناڵەکەی دروست بکە و هەم مناڵەکەشی فێری ئەوە بکە چۆن هەنگاو بنێ بە چ شێوازێک هەنگاو بنێ و چۆن هەنگاوێکی دروست بنێ ئەزانی ئێستا ئەم سەدەی بیستویەکە خەتەرترین کاتە بۆ پەروەردەی مناڵ خەتەرترین کاتە بۆ هەڵوەشانەوەی خێزان خەتەرترین کاتە بۆ مامەڵەی کچان و کوڕان لە دەرەوە ینی ئەم خەتەرترین کاتە کەواتە باوکان و دایکان لە خەتەرترین کاتە هەنگاوەنێن کەواتە مامۆستا بەڕاست ڕێخستنی کات واتە ڕێخستنی ژیانت ڕێخستنی کات واتە ڕێخستنی ژیان هەر کاتێک من تۆ کۆمەڵگا خێزان دەوروبەر کوردستان ئایلە هەموو پارێزگا و ناحێ و قەزا و شار و شارۆچکە هەتا ئەگاتە ماڵەوە هەتا ئەگاتە شەخص ئەگەر کاتەکەمان ڕێک نەخەین ناتوانین ژیانمان ڕێکخین هەر کاتێک کاتمان ڕێکخست ژیانمان خۆشە بێت کێشەی خێزان نامێنێ تۆ ئەگەر کاتت ڕێکخست ئەتوانی کاتێکدانی لەگە خێزانەکە تا گفتوگۆ بکەیت لەگەڵ منداڵەکە تا گفتوگۆ بکەیت ئەو کاتە ژیانت خۆشە بێ کەمترین کێشت بۆ دروستە بێ وەنیا ئەو کە هەر کاتێک تۆ ئاوا نەبووی زۆرترین کێشت بۆ دروستە بێ ژیانت خۆش نابێ ژیانێکی ئاسوودە و بەختەوەر بەسەر نابێ بۆیە گرینگە هەر یەکێک لە ئێمە لە کۆمەڵگەدا هەوڵ بین کاتەکانمان ڕێک بخەین بۆ ئەوەی ژیانێکی خۆشمان هەبێ وڵە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئازاد ڕەسوول ڕایەنە دیکەشەکەدانی مرۆی زۆر سپاس دەستان خۆش بێ و سپاس بۆم دەرفەتە مێدەواری توانی بێتمان سوودێک بە بینەران و بیسەرانمان گیان دەبێت لە ڕێخستنی کاتەکانمان کە پشووی هاوینمان لە پێشە و دەستخۆشیش بۆ ئێوە و سپاس بۆ بینەران و بیسەران زۆر سپاس دەستان خۆش بێت سپاسانە خۆش بێت بەڵازدان و خۆشەویستان بڕگە و بابەتەکانی پەیامی ڕۆژێم ڕۆژمان بە کۆتا گەشت تا سبێنێ لەگەڵ هاوکارانم پێچان دەگەینەوە بەخوای گەورە و مێرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە خواتان